یەکێتی نابینایانی کوردستان مەڵبەندی گشتی پەرتووخانەی دەریای دەنگی سلێمانی شەقامی کانێسکان نزیک مزگەوتی قامیشان خوێندنەوەی براتان جیهاد حەمید ئامادەکردنی کاوە حەسەن ڕێکەوتی 22/12/2002 زاینی کاسێتی یەکەم دیوی یەکەم بیرەوەریەکانی دوورخراوەیەک لە نووسینی عەزیز نەسین وەرگێڕانی عەبدوڵڵا حەسەنزادە لەسەر ئەرکی کەریم ئەحمەد سەعید چاپ کراوە لە چاپخانەی ئەسعەد لە بەغدا لە چاپ دراوە پێشەکی ساڵی 1970 کاتێک گێلەپیاوی عەزیز نەسینم وەرگێڕا هەرچەند زۆر بەوە دڵخۆش بووم کە توانی بووم لە ماوەی تەنیا مانگێکدا ئەو داستانە جوان و نایابە بێنمە سەر زمانی شیرینی کوردی بەڵام ترس و دوودڵی لە دوو شت هەموو گیانی داگرت بوو یەکیان ئەوە بوو کە بە فلسم دەگوت فەتاح بەگ و چاپی کتێبێکی 300 بۆ 400 لاپەڕەییش باخەڵی گەرمی دەویست بۆیە دەترسام ڕەنج بە خەسار دەرچم و ئەو بەرهەمە شیرینە هەرگیز بە زمانی کوردی نەکەوێتە بەردەستی خوێنەرە خۆشەویستە هاوزمانەکانم دووەمیشیانەوە بوو کە دەترسام نەمتوانی بێ و تام و چێژەی لە داستانەکەدا هەیە بیهێنمە نێوتەرجەمە کوردیەکە و بەو کارە نەکەر خۆم لە لای خوێنەری کورد خوێنتاڵ و ڕەزاگران کرد بێ بەڵکو لە نرخی نووسەرێکی گەورەی وەک عەزیز نەسینیشم کەم کرد بێتەوە پاش چەند مانگێک دەروی خێرم لێکرایەوە و دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی لە وەزارەتی ڕۆشنبیری و هونەری کۆماری عێراق کە زۆر سپاسی دەکەم ئەرکی چاپکردنی کتێبەکەی و ئەستۆگرت و بەمە لایەنی یەکەمی نیگەرانیەکەم یەخەی بەردام بەڵام لایەنی دووەم هەروە و بە زیادەوەش دڵی دەگوشیم هەتا لە سەرەتای مانگی حوزەیرانی 1970 دا کتێبەکە کەوتە بەردەستی خوێنەران هەر مەپرسە چەند دڵخۆش بووم کە دیتم بە ماوەیەکی یەکجار کورت نوسخەی لە بازاڕدا نەما و ئەوانەی زوو فریای کڕینی نەکەوتبوون لە کەسانی تریان وەرگرت و دەیان خوێندەوە لەگەڵ ڕێز و سپاسم بۆ ئەدیب و ڕووناکبیرەکان دەبێ ئەو ڕاستیە لێرەدا تۆمار بکەم کە بەشێکی زۆر لە خوێنەرە زانا و خاوەن نەزەرەکان دڵیان خۆشکردن و دەستخۆشیان پێگوتم و تەنانەت هێندێکیان بە نووسین لە ڕۆژنامەکانیشدا ئەم هەڵوێستیان نواند هەر لەو کاتەدا زۆر لە دۆستا دیبەکانم پێیانگوتم دەبوایە پێشەکیەکی بۆ بنووسی و دانەری کتێبەکە بە خوێنەران بناسێنی با ئەوەش نەشارمەوە کە پێش دەرچوونی کتێبەکەش هێندێک کەس پێشنیاری نووسینی ئەو پێشەکیان پێکردم بەڵام لە بەرچەند هۆیەک کە یەکیان ئەوە بوو پێم وابوو عەزیز نەسین لەوە ناسراوترە کە پێویستی بە ناساندن هەبێ ئەو پێشەکیم نەنووسی ئەو پێشوازیە گەرمەی لە گێلەپیا و کرا لەلایەکەوە و هاندانی ئەدیب و نووسەرە کوردەکانیش لەلایەکی ترەوە پاڵیان پێوەنام کە ئەم داستانەی ئێستاش لە بەردەستدایە بکەمە کوردی و ئەو ڕاستیەش کە بۆم دەرکەوت پێچەوانەی بۆچوونی پێشوم زۆر کەس هەن نەکەر هیچ شتێک لەبارەی عەزیز نەسینەوە نازانن بەڵکو ناویشی بۆ یەکەم جار دەبیستن هانی دام کە ئەم جارە هەرچەند داستانەکە خۆی بەسەرهاتی ماوەیەک لە ژیانی نووسەرە بەڵام دیسانیش پێشەکێکی بۆ دابنێ لێرەدا بۆی پێشەکێکە لەلایەکەوە زانیاری ڕاست و دروستی دەربارەی نووسەر تێدا بێ و لەلایەکی تریشەوە وەک داستانەکە خۆی شیرین و بەتام و خوێبێ وان بە باش زانی کورتەی پێشەکیەک کە نووسەر بۆ یەکێک لە کۆمەڵە چیرۆکەکانی خۆی نووسیویە بکەمە کوردی و سەرەتای چاپی کوردی ئەم داستانەی پێبڕازێنەوە ئیتر ئێوە و ژیننامەی عەزیز نەسین بە قەڵەمی خۆی وەرگێڕ شاری بورسا ئەم کتێبەی لە بەردەستاندایە داستان و ئەفسانە نییە هێندێ بیر و بیرەوەری تاڵ و شیرینن کە بەسەر نووسەری کتێبەکە هاتوون لەسەر نووسینی هێندێ ڕاستەقینە دەربارەی ژیانی ئینسانەکان و قامکدانان لەسەر هێندێ لەو دەردە کۆمەڵایەتیە پرشورەیانە کە تووشی خەڵک بوون نووسەری ئەم داستانە دوور دەخەنەوە بۆ بورسا بۆ ئەوەی لە کاتی خوێندنەوەی داستانەکە بورسا بۆ ئێوە بێگانە نەبێ مێژوولکەیەکی کورتی ئەم شارەتان دەخەمە بەرچاو بورسا یەکێکە لە شارە کۆنەکانی تورکیا کە کەوتووەتە بەشی شیمالی دەریای مەرمەڕە ئەم شارە یەکێک لە ئیمپراتورەکانی زەمانی زوو کە ناوی بتنیا پورسیا بووە دروستی کردووە و ناوی خۆی لەسەر داناوە ساڵی 1326 زاینی ماوەیەک پایتەختی ئیمپراتۆری عوسمانی بووە و
تا ئێستاش زۆر شوێنەواری مێژووی ئەو سەردەمە لەم شارەدا ماون. لەبەرەوەی زۆر سەرچاوەی ئاوی گەرمی هەن، هەموو ساڵێ ژمارەیەکی زۆر جیهانگەڕ سەر لەو شارە دەدەن و دەڵێن مەلیکە بیزانس کە بۆ چاری نەخۆشی ڕۆماتیزمە ماوەیەک لەو شارە ماوەتەوە. هەروە لەبەر ئاوهەوای سارد و سەهۆڵبەندانێک کە هەیەتی زستانان شوێنی خلیسک و وەرزشە زستانیەکانە. هەموو ساڵێ ڕۆژی حەوتەمی تەمموز بە بۆنەی بیرەوەری ڕزگاربوونی ئەو شارە لە ژێردەستی یۆنانیەکانەوە ڕێوشێنی جەژن و ئاهەنگگێڕان لە بورسادا بەرپا دەکرێ و تەواوی خەڵکی شار بە ورد و درشتەوە ماوەی هەفتەیەک لەم جەژنەدا بەشدار دەبن. ئەمانە ئەو شتانن کە موسافیر و جیهانگەڕەکان لەم شارەدا دەیان بینن، بەڵام ئەوەی نووسەر لەم داستانەدا دەیخاتە بەرچاوی ئێوە زۆر لەمانە قوڵتر و سەرنج ڕاکێشترە. چاوەڕوانی هاتنی گەورە پیاوێک. سەرەتای کار زۆر سەیر بوو. ئەو پاسەی من و دوو پۆلیسی چاوەدێریکەرمی هێنایە بورسا لە پێش دەروازەی شار ڕاوەستا. خەڵک کۆبوونەوەیەکی گەورەیان ڕێخست بوو. مەئمورەکان نیان دەهێشت پاسەکان بچنە نێو شار. لە جەمسەری قیرتاوەکە لە پاسدابەزین دەستم لە کەلەپچەدا بوون. هەموو کەلوپەلەکەمم لە بەتانیەکی کۆنەوە پێچا بوو خواماڵی ئاوەدانکە یەکێک لە پۆلیسەکان یارمەتی دام و شتومەکەکانی بە کۆڵمدادا. لەبەرەوە دەستم کە لە بچەکرابوون بە هەزار زەحمەت دەمتوانی بەسەری پەنجەکانم کۆڵەکەم ڕاگرم. پۆلیسەکانیش تفەنگەکانیان خستە سەرشانیان و یەکیان لە لای ڕاستم و یەکیان لە لای چەپم وەڕێکەوتین. هەتا ئەو ڕۆژە بورسام نەدی بوو. کاتێک 40-50 هەنگاو چوینە نێو شار دیتم هەموو شوێنێک چراخانە. پێش دوکانەکان ئاڵایان لێدرا بوو و کاغەز و چرای ڕەنگاوڕەنگ بە پەنجەرەکانەوە هەڵواسرا بوون. منداڵە قوتابیەکان لە ئەمبەر و ئەوبەری شەقام ریزیان بەست بوو. پشتەوەی منداڵەکان سەر شۆستەکە ئەوەندە قەڵەباڵغ بوو دەرزی هەڵدابا نەدەکەوتە زەوی. هەتا دەچوینە پێشتر شلۆقتر دەبوو. بە یەکێک لە پۆلیسەکان کە بە ویژدانتر بوو گوتم: بە قوربانت بم، بە کۆڵانێکی چۆڵم دابەرن. بەنێو ئەم قەرەباڵغیەدا باش نییە. پۆلیسەکە سیخورمەیەکی باشی لە کەلەکەم کوتا و گوتی: یاڵڵا بڕۆ، قسەی زیاد مەکە. لە چواردەوری پەیکەرێک کە لە نێوەڕاستی مەیدانەکەدا بوو بڵندگۆی گەورە گەورەیان دانابوون و سرودی دەهەمین ساڵیان بە هەمولایەکدا بڵاو دەکردەوە. لە ماوەی 10 ساڵدا 15 ملیۆن لاومان دروست کرد. زۆر ماندوو بووم و کۆڵەکەشم زۆری ئازاردام. ئەمجار ئاوڕمدایەوە و بە پۆلیسەکەی ترم گوت: برا لە دەستم لە کەلەپچەدایە و کۆڵیشم بە پشتەوەیە. تفەنگەکانی ئێوەش فیشەکیان لەبەردایە و خۆ ماشەڵڵا گولەش بە خەتەر نادەم. ئەگەر بە باڵانیش بفڕم ناتوانم لە دەست ئێوە دەرباز بم، بە قوربانی چاوتان بم لە کۆڵ ئەم شلوقیان بکەنەوە. با بە کۆڵانێکی چۆڵدا بڕۆین. ئەمیان هەرمتەقی لێوە نەهات وەک سەگیشی چاولێ نەکردم. لە نێوەڕاستی شەقامەکەدا تاقێکی گەورە لێدرا بوو. کاتێک لە تاقەکە نزیک بووینەوە دەستەی مۆسیقا دەستی کرد بە ماڕش لێدان. دەهۆڵ کوتەکە ماشەڵڵا دەستومەچەکێکی سەیری هەبوو. وەختێک کوتکی لە دەهۆڵەکەی دەدا خوێن لە دەماری بنیادەمدا دەهاتە کوڵ. فایدەی چی کە لە بچەم لە دەستدا بوو و نەم دەتوانی پەل ببزێو. نەم دەزانی ئەو مۆسیقا و ئاڵاو چراخانە بۆ چییە. خۆ بە پێشوازی منەوە نەهاتوون. کاتێک دەستەی مۆسیقا دەستی بە ماڕش لێدان کرد، پۆلیسەکان خۆیان پێنەگیرا چوونە نێو ڕێزی ڕەوتەکە مەسیرە و منیشیان لەگەڵ خۆیان برد. من لە شەرمان کەمێک دواکەوتم. لە پشتمەوە یەکێک هاواری کرد: ڕێک بن. لە پێش ئێمەوە دەستەی وەرزشکەران تێدەپەڕی. هەر تاقمێک کە تێدەپەڕی تەماشاچیەکان چەپڵەیان بۆ لێ دەدا. گوتم: ئەوەی پێناوێ، گۆم هەتا قوڵتر بێ مەلەی خۆشترە. ئێستاکە خەڵکی بورسا حەز دەکەن من بناسن، با بە ئارەزووی خۆیان بگەن. وەختێک ڕێگایەکی دەربازبوون نییە دەبێ منیش شوڵی لێ هەڵکێشم. بە ئاهەنگی مۆسیقا لە نێوەڕاستی پۆلیسەکاندا کەوتمە ڕێ. دەهۆڵ دەیگوت: گرم گرم گرم. ئێمەش پێمان بە زەوی دەدا: ڕەپ 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 ڕەپ. ئاگام لە پۆلیسەکان نەبوو، بەڵام بۆ خۆم وا بەگەرمی پێم بە زەویدا دەدا دەتگوت لە فەتحی ئەستەمبول هاتوومەتەوە. لە نێو شۆستەکەەوە گوێم لە دەنگی چەند کەس بوو دەیانگوت: ئێستا دێ. کاتێک نۆرەی ئێمە هات و گەیشتینە شوێنەکە، ئاپۆراکە زۆر بەگەرمی چەپڵەی بۆ لێداین. هێندێک ئەوەندە بە قەو پێدەکەنین کە دەنگی مۆسیقاکەی تێداون دەبوو. لە شوێنی ڕەوتەکەەوە ڕەتبووین. قاچم لە بەرماندووی خەریک بوون بتەقن.
ئارەق بە موزەگەی پشتمدا دەهاتە خوار. یەکێک لە پۆلیسەکان گوتی باش تێپەڕین ها؟ ئەوەی تریان گوتی بەڵێ، زۆر بە زەوقەوە بەشداری ڕەوتەکە بووین. دوایە تێگەیشتم ئەو ڕۆژە قەراروا بوو یەکێک لە گەورە پیاوەکان لە ئەنقەرەوە بێتە بورسا. فەرقی چییە؟ ئەوان لە بەرکاری زۆر بۆیان نەکرا تەشریفیان بێ. منی بێکار لە ئەستەمبوڵەوە هاتم و گەیشتنی من بە شاری بورسا جەژنێکی گەورە و شادمانی گشتی لەگەڵدا بوو. جەنابەت لەکوێ بووی؟ گەیشتینە مەرکەزی پۆلیس. فەرماندە لەوێ نەبوو. ئەوانی تریش نەیان دەتوانی وەرم بگرن. وەختێک کۆڵەکەم دانا نەختێک حەسامەوە، ئەگەر ئەم کەللەپچەشیان لە دەستم کرد بایەوە ئیتر خەمێکم نەبوو. لە پاسدا کە دەهاتین سەرپەنجەکانم خوێنیان تێدا وەستا بوو. بە پۆلیسەکانم گوت تخوا کەمێک کەللەپچە بکەم شل بکەنەوە، بەڵام ئەو بێویژدانانە نەختێکی تریشیان تون کرد. ڕاستە بە پۆلیسەکانیان گوتبوو لێی وریابن ڕانەکە، بەڵام دەتگوت گەورەترین تاوانی مێژووم کردووە. تەنانەت ڕێگەیان نەدەدا بۆ پێویستترین کارم بچمە ئاودەستخانە. کردیانمە ژوورێکەوە و پۆلیسەکان بەرامبەرم دانیشتن. لە چاخانەکەوە کە لە تەنیشت مەرکەزی پۆلیس بوو دەنگی ڕادیۆ دەهات. ئاهەنگێکی خۆش لە ڕادیۆوە بڵاو دەبووە. ئەی زەمانە، ئەی چارە نووس، چەندە بە پێچ و پەنای. هەر نەبێ ڕێگایان دابام سەرێکی ئاودەستخانە بدەم. زۆر باش بوو. لای ئێوارێ فەرماندە هات. هەر کە چاوم بە فەرماندە کەوت وەک ئاوێکی ساردم پێدا بکەن بەهجەت هوەی کۆنە هەواڵی خۆم بوو. بیرەوەریەکانی ڕۆژانی قوتابخانە بە بەرچاومدا تێپەڕین. مامۆستایەکی جوغرافیامان هەبوو منداڵەکانی زۆر ئازار دەدا. ڕۆژێکیان ئەم بەهجەتەی بان کردە بن تەختە ڕەشە. نەخشەی ئەوروپا بە دیوارەکەوە بوو. مامۆستا پێی گوت سنوورەکانی ئەوروپا باس بکە. بەهجەت وەڵامی دایەوە. لای ڕاستی ئەڵەمانیا، لای چەپی دەریایە، پشتەوەی بەریتانیایە و خوارەوەشی دەریایە. مامۆستا پرسی خۆر لەکوێوە هەڵدێ و لەکوێوە ئاوا دەبێ؟ بەهجەت سەری لە پەنجەرە بردە دەرێ و گوتی لەسەر حەیدەر پاشا هەڵدێ و لەسەر ماتیا ئاوا دەبێ. مامۆستا گوتی بنووسە ئاو. بەهجەت لەسەر تەختە ڕەشە نووسی ئاو. مامۆستا تووڕەبوو گوتی گەوجە مەبەستم فۆرمولی ئاوە. بەهجەت وەک کەرێک لە قورچەقی بێ یەقێکی هاتەوە بەر. مامۆستا خۆی تەباشیری هەڵگرت و نووسی H2O وە گوتی بیخوێنەوە بزانم دەبێتە چی. بەهجەت نەیتوانی بیخوێنێتەوە. مامۆستا فۆرمولەکەی ساکارتر کردەوە و نووسی HOH. گوتی ئەمجار بیخوێنەوە. بەهجەت خوێندیەوە هوه. لەو ڕۆژەوە ناوماننا بەهجەت هوه. وەختێک بەهجەت هوهم دی بەخۆم نەبوو پێکەنینم هات. بۆ لای چووم و دەستەکە لە پچەکراوەکانم بۆ لای درێژ کرد. بەڵام ئەو وەک خەتی نەدی بم ڕووی کردە پۆلیسەکان و پرسی ئەمە کێیە؟ دوورخراوەیە لە ئەستەمبوڵەوە هێناومانە. فایلەکەمی وەرگرت وەسڵی گەیشتنمی ئیمزا کردایە دەستیان گوتی خواحافیزتان بێ. لە دڵی خۆمدا گوتم وەختێکەوان ڕۆیشتن خۆم لێ ئاشکرا دەکا و یارمەتیم دەدا. بەڵام هەر وەک دوژمنی با بە کوشتەم بێ مەئمورێکی بان کرد و فەرمانی پێدا زۆر وریای من بن نەوەک ڕابکەم. پاشانیش بەسپایی بە مەئمورەکەی گوت ئەمە زۆر خەتەرە ها، نەکەن لی خافڵ بن. چەند ساڵ دواتر کە وەزعم باش بوو و زۆر کەس حەزیان دەکرد لەگەڵم ببنە ئاشنا، ڕۆژێکیان ئەم کاک بەهجەتەم لە ئەستەمبوڵ دیتەوە. ئەو ڕۆژە دەستبەجێ ناسیمی هاتە پێشەوە دەستی کردە ئەستۆم ماچم بکە. بەڵام من بە شێوەیە کەرگیز لە من ناوەشێتەوە پاڵێکم پێوە ناو گوتم تۆ کێی؟ من تۆ ناناسم. خوایە زۆر شکر، تۆ چەند گەورەی و ئێمەی ئادەمیزاد چەند خافڵین. بۆ بەیانی بە فایلەکەمەوە بردیانمەوە مەرکەز. ئەفسەرێکی بە ساڵداچوو کە فایلەکەمی وەرگرت وا دیار بوو دەمناسێ. تەماشایەکی سەرتاپێمی کرد و بە سوکایەتی پێکردنەوە گوتی قوڕم ساخ، مەگەر بنیادەم قات بوون کە تۆ دەتەوێ ئەو وڵاتە ڕزگار بکەی؟ گوتم قوربان من شتی وام نەگوتووە. پەیکەری ئەتاتورک لەسەر پەنجەرەیەک دانرابوو دەستی بۆ ڕاداشت و گوتی ئەو کاتەی ئەو وڵاتی ڕزگار دەکرد تۆ لەکوێ بووی؟ لەبەرەوەی دەبوو جوابێکی بدەمەوە گوتم ئەو دەم من تەمەنم 5-6 ساڵ زیاتر نەبوو. جەنابەت لەکوێ بووی؟
هەموو شتێک ئەندازەی هەیە. بۆ ئەوەی بزانن ئەفسەری پۆلیس بۆچی واتوندم لەگەڵ دوا پێویستە نەختێک وەزعی خۆمتان بۆ باس بکەم. پانتۆڵێکم لە پێدابوو لەبەر فراوانیانی دەتگوت 2 هۆڕن لێکت بەستون. پاڵتۆیەکی گەبەردینم لە بەردابوو شاقەلەکانی ماڵویان بە دوادا دەکردم. سەردەستەکانیم نوشتاندوو بووە. کراسەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان سپی بوو لەبەر چڵک و چەپەڵ ڕەنگی قاوەیی گرت بوو. سەریشم لە بندا تاشرا بوو. قسەی خۆمان بێ لە زەماوەندێ نەدەهاتمەوە و سەر و سەکوتی زیندانیەکیش لەوە باشتر نابێ. ناردیانم بۆ تەحقیقات. محەقیق پرسی: پیاوکوژی؟ نەخێر جەناب. تریاک فرۆشی؟ نەخێر. دزی؟ نەخێر. لەوەی کە هیچ کام لەو تاوانانم نەکردبوو تووڕەبوو هەتا هێزی لە بەردابوونە ڕاندی. ئەدی چ ژەهرەمارێکی؟ هەرچی کردم و کڕاندم لە ڕوون نەهات بڵێم نووسەرم. ئاخر سەر و سەکوتم بۆ نووسەر نەدەبوو. گوتم لە فایلەکەمدا نووسراوە. محەقیق سەرسەرێکی چاوێکی بە فایلەکەدا خشاند و جڕتێکی بۆ کێشام. پی و قڕم ساخ، تۆ هەقی ئەم جۆرە کارانت چییە؟ حوسەڵەم نەبوو جوابی بدەمەوە. محەقیق بە مەمورێک کە لە نزیک دەرگا وێستا بوو دەستوری دا: بیبەن دایکەنە گرتوخانە، کە لە بچەکەیان لە دەستان دەرهێنام و ناردیانمە ژوورێ. گرتوخانە چ گرتوخانە؟ دوژمن لە ماڵێت ناومێت بێ. ئەگەر کەروگایان تێکرد بایان ئەنجومەنی پارێزگاری لە حیوانات حەقی هەبوو بێزاری دەرببڕێ. کتێبێکم لە کۆڵەکەم دەرهێنا و دەستم کرد بە خوێندنەوەی. گوێم لە سرتە و خڵوەی چەند کەسێک بوو کە لە دەرەوە دەیانگوت خوێندەوارە. کتێب دەخوێنێتەوە. دیارە لەوانە. پاش چەند دەقیقە دەرگاکرایەوە دووبارە بردیانمەوە تەحقیقات. محەقیق مژێکی لە جگەرەکەیدا دوو کەڵەکەی لە هەوادا بڵاو کردەوە و هەروە کە لێم مرد بووبەوە پرسی: لە چنەتەوە یەکی؟ تورکم. تورکەکانی خۆمان؟ لە تورکەکانی خۆمان. چکارەی؟ نووسەرم. بێدەنگیەکی قورس ژوورەکەی داگرت. پاشان پرسی: دوور خراویەوە؟ بەڵێ. باشە دەچیە کوێ؟ جێیەکت هەیە ڕووی تێکەی؟ نەخەیر، لە ئوتێل دەبم. هەموو شەوێ دەبێ بێیە مەرکەز دەفتەر ئیمزا بکەی. لەگەڵ مەمورێک بڕۆ ئەو ئوتێلەی پیشان بدە کە دەتەوێت لێی بمێنیەوە. لەوەی کە ئیمزای منیش قیمەتی پەیدا کردبوو خۆشحاڵ بووم. لە مەرکەز وە دەرکەوتین. لە نێوەڕاستی شەقامدا کۆڵەکەمدانا زۆرم حەز دەکرد خۆم خاوچێش بکەم. ئاخر لەمێش بوو دەستم کە لە بچەکرا بوون و ئێسکی لەشم قەدیان گرتبوو. گرێوە غار. کرێ ئوتێل 2 لیرە و نیو بوو. بەو حیسابە 25 لیرەیەک کە لە گیرفانمدا بوو بەشی هەفتەیەکی دەکرد. هەموو شەوێ دەبوو لیرەیەکیش پارەی سۆبە بدەم. لەبەرەوە ناچار بووم لە خەرجیدا زۆر دەست پێوە بگرم. 2 ڕۆژ بوو هیچم نەخوارد بوو. لە دڵی خۆمدا دەمگوت برسی بم باشترە لەوەی لە کۆڵانان بخەوم. ئەگەر شەوێک کرێم نەدابایە خاوەن ئوتێلەکە وە دەری دەنام. جاوەرە کڵاوی خۆتدانێ و سڵاوی لێ بکە. چما پیا و پێکەنین و پێنەکەنین بەدەست خۆیەتی هەتا هێزم تێدا بوو دەستم کرد بە پێکەنین. پێکەنینێک بۆ وەختی وانە بێ بۆ کەنگێ باشە. زۆرم حەز دەکرد چایەک بخۆمەوە، بەڵام بیرم کردەوە ئەگەر لە جیاتی چای نانێک بخۆم باشترە. ڕاستە چاگەرمم دەکاتەوە، بەڵام نان تێرم دەکات. بەفر کلو کلو دەهاتە خوارێ. لە ئوتێل وە دەرکەوتم لە ڕێگادا دەمگوت خۆش دەبوو ئێستا ناسیاوێکم دیت باە. تەماشای ڕێبوارەکانم دەکرد. خەڵکەکە بە پەلە تێدەپەڕین. هەر کەس لە غەمی حاڵی خۆیدا بوو. نازانم قەت بەسەرتان هاتووە یان نا. هێندێ جار پیا و کەبیر لە شتێک دەکاتەوە دێتە ڕێگای. منی شەروا کە چاوم بۆ ناسیاوێک دەگێڕا لوت و بزود لە شازید هەڵنگوتم کە دۆستێکی سەردەمی قوتابخانم بوو. هەرکە چاومان پێککەوت شازید وەک یەکێک لە پشتۆبانگی بکە بایدایەوە و بەڕاکردن بۆی دەرچوو. منیش وەک پڵنگێک کە نێچیرەکەی لە دەست بەرەڵا بێ لە پڕ لە جێی خۆم دەرپەڕیم و دوای کەوتم. دیتم لەوانەیە لە دەستم دەرچێ لە پشتەوە بانگم کرد شازید، بەڵام ئەو جوابی نەدامەوە و زیاتر پێی هەڵێنایەوە. منیش بە دوایدا توندم کرد. 2 بەفر لە عەرزیدا بوو وە پیاو بە زەحمەت دەردەچوو.
ئەو لە پێشەوە و من بە دوایدا بەسەر شۆستەکەدا کردبوومانە گرێوە غار. لە بەفرێ دەکەوتین و داهاتینەوە دەر، بەڵام لەوانە نەبوو بیگەمێ. جار لە جار زیاتر دەنگم هەڵدێنا و بانگم دەکرد شازی لەگەڵ تۆمە شازیت خۆی بە کۆڵانێکدا کرد و منیش بە دوایدا. ئەو غاریدا منیش بە دوایدا کەوتمە غار. نەخێر نەیدەگەیشتنێ. لەو غەریبایەتی تێدا ئاشنایەکم پەیدا کردبوو، ئەویشم لە کیس دەرچوو. هەتا ئەو سەری کۆڵانەکە گرێوە غار بەردەوام بوو. خوار ڕحمی کرد هەڵخلیسکا و لە نێو بەفرێدا پان بووە. منیش لە پەنای کەوتم. نەم دەتوانی ڕاست بمەوە، هەروە بە ڕاکشانەوە تەماشایەکم کرد. شازی دەست بەجێ ڕاست بووە و ڕای کرد. گوتم بێشەرەف ڕاوەستەکارم پێتە. بەڵام ئەو وەک سەگێکیشی چاولێ نەکردم وە ڕۆیشت. گوتم بڕۆ شوکری خوای بکە کە برسیمە، ئەگینا دەمگرتی. لە نێو بەفرەکە ڕاست بوومەوە و بە لۆژە هاتمەوە سەر شەقام. چوومە چایخانەیەک چایەکی گەرم بخۆمەوە. دەستم بە گیرفانمدا کرد پارەکە بدەم، دیتم تەنیا 2 قڕوشم لە گیرفاندا ماوە. ئەوەکەی تری ڕژا بووە نێو کۆڵان. هێندێ وەختی زۆر ناسک. دەفتەرداری ئوتێلەکە بانگی کردم. بێزەحمەت تا ئێرە وەرە. جەرگ و دڵم بەربوونەوە دیارە دەیوێ پارەی ئەو 2 ڕۆژەی کە ماوێتی لێم وەرگرێ و جوابم بکە. چارە نەبوو، چوون بزانم چ دەفەرمێ. لە کاتێکدا کاغەزێکی بۆ ڕاداشتم، گوتی ئەمانەتێکت بۆ هاتووە. چی؟ ئەمانەتم بۆ هاتووە؟ پارەت بۆ هاتووە. پارە؟ کێ پارە بۆ من دەنێرێ؟ من کەسم نییە. وەسڵەکەم لێوەرگرت و ڕام کرد بۆ پۆستخانە. لە ڕێگا هەر بیرم لەو کەسە دەکردەوە کە پارەی بۆ ناردووم. لە دڵی خۆمدا دەمگوت ئەگەر بابم پارەی بۆ ناردبم دەبێت لە شەرمان ببمە دڵۆپێک ئاو و بە عەرزێدا بچمە خوار. من تا ئێستا لە ناڕەحەتی بەولاوە قازانجێکم بۆ دایک و بابم نەبوو. باسی ژن و ماڵەکەشم هەر نەکەم باشترە. بڕیارمدا ئەگەر بابم یان خێزانم ناردبێتیان بۆیان بنێرمەوە و بڵێم وەزعم باشە. ناکا دنیا گۆڕابێ و یەکێک لە قەرزدارەکانم ڕحمی بزووتە بێ و پارەی بۆ ناردبم. هیچ بڵاوکەرەوە و کتێب فرۆشێک نەبوو پێم قەرزدار نەبێ. لەگەڵ ئەوەی زۆربەیان زۆر قازانجیان لەلایەن منەوە پێگەیشت بوو و لە ڕێگای فرۆشتن و بڵاوکردنەوەی کتێبەکانی منەوە خانوبەرەی چەند نهۆمیان لێ ڕاکێشا بوو. نازانم بۆچی پێیان گران بوو حەقی من بدەن. ئەگەر حەقەکەی خۆمیان بۆ ناردبام ژیانی ئەو 4 مانگەی دوورخراوەی یەکەم دابین دەبوو. وەسڵەکەم دایە دەستی مەموری پۆستخانە. پارەم بۆ هاتووە. سەرنجێکی کاغەزەکەی داو بە ساردیەوە گوتی چما خوێندەواریت نییە؟ پارە نییە، بەستەیەکە، بڕۆ لەو بەروەری بگرە. بەستەکەم وەرگرت 3 کتێبی تێدا بوون. ماڵی ئاوەدان بێ برادرێکی بۆیی ناردبووم. هەتا ئەو ڕۆژە نەمدەزانی ئەوەندە حەز لە کتێب دەکەم. کتێبەکانم وشە بە وشە خوێندەوە، پاشان بیرم کردەوە بیان فرۆشم و بە پارەکەیان هیچ نەبێ ژەمەنانێکی گەرم بخۆم. بورسا کتێبخانەیەکی گەورەی لێبوو، هەر کتێبێکم بڵاو کردبایەوە بۆم دەنارد. تا ئێستا یەکترمان نەدیبوو. لە دڵی خۆمدا گوتم بچمە و 3 کتێبە بەو بفرۆشم. ماوەیەک لە پشت جامخانەکەەوە وێستام و سەیری کتێبەکانم کرد. هەرچەند دەمکرد ڕووم نەبوو بچمە ژوور. لە بەردەمی دوکانەکە دەستم بە پیاسە کرد. ڕۆیشتم هاتم لە پەنجەرەوە تەماشای ژووری دوکانەکەم دەکرد. ماوەیەک سەیری کتێبەکانی نێو جامخانەم کرد. دووبارە چوومەوە خوار، هاتمەوە سەرێ. دەترسام خاوەن دوکانەکە هەر چاوی پێم بکەوێ بزانێ برسیمە. بەڵام چارچیە؟ جێگای ناڕەحەتی و شەرمکردن نەمابوو. با بزانێ خۆ درۆ نییە. هەموو کەسیش بزانێ برسی و بێپارەم چی تێدایە. غیرەتم وە بەرخۆم دەنا و دەچوومە پێش. بەڵام هەر دەگەیشتمە بەردەرگای کتێبخانەکە سار دەبوومەوە و خێرا بە بەردوکانەکەدا تێدەپەڕیم. دووبارە غیرەتم وە بەرخۆم دەنا و دەگەڕامەوە. بە خۆمم دەگوت خۆ ناتەوێت سوال بکەیت. بنیادەم هەموو شتێکی بەسەر دێ. کتێب فرۆشتن عیب نییە. دەزانی زۆر پیاوێکی بێعورزەی. بڕۆ پێشەوە. کتێبەکان بایی 6 لیرە بوون. هیچ نەبێت 2 لیرەت دەداتێ. 2 لیرە پارەیەکی کەم نییە. دەتوانی ژەمەنان و ماستێکی پێبخۆی و 2 چای گەرمی بخۆیەوە. تەکانم لە خۆم دەدا بچمەوە ژوور. بەڵام دیسان لاقم لە 2 نەدەهاتم. هەر قاچێکم بچێتە ژوور ئەوەکەی تری ئاسانە. کوڕە بڕۆ ژوورەوە. 2 لیرە پارەیەکی کەم نییە. دەوریەک لۆبیایی کوڵی دەکا. یاڵا بڕۆ دەی زوو بە.
خەریک بوو شەودا دەهات هێندەم هەڵدا و پێدا کردبوو بەری پێیانم دێشا لە گێڕانەوە نایە بە چ حاڵێک چوومە ژوورێ لە ڕووم نایە بە چ حاڵێک چوومە ژووری کتێبخانە ئەگەر بەردێکی زەلامم لە پشتەملی خۆم بەست با و خۆم لە دەریا هاویشت با لەمە ئاسانتر بوو. نێو دوکانەکە پڕ بوو لە کڕیار. خاوەن دوکان لەگەڵ یەکێک لە کڕیارەکان قسەی دەکرد. نازانم لە پێشدا چیان گوتبوو. کاتێک من چوومە ژوورێ کڕیارەکە کە پیاوێکی تەڕپۆش بوو قسەی دەکرد. لە وڵاتی ئێمە نان پەیداکردن زۆر گرانە، بەڵام دەوڵەمەند بوون زۆر ئاسانە. کتێب فرۆشەکە سەرێکی بۆ لە قاند و گوتی: ڕاستە جوولەکەیە کە تا 2000 لیرە پێکەوە دەنێ بابی بەگان دەچێ، بەڵام دوایە بە 2-3 ساڵ دەبێتە ملیۆنێر. چاوەڕوان بووم دوکانەکە چۆڵ بێ و لەگەڵ خاوەن دوکانەکە قسە بکەم. کتێبەکانم بەدەستەوە بوو و هەروە یاریم پێدەکردن، بەڵام دوکانەکە چۆڵ نەدەبوو. یەک دەڕۆیشت دوو دەهات نەژوورێ. لە دڵی خۆمدا گوتم چی تێدایە خۆم بە خاوەن دوکانەکە بناسێنم، نەکا هەرگوێم نەداتێ. لەگەڵ ئەو هەموو مەبەستە جۆرا و جۆرەی ڕۆژنامەکان لە سەریان نووسیوم، دوور نییە هەر لە بیستنی ناوی من بتۆقێ. ئاخرەکەی لەگەڵ کتێبفرۆشەکە دوو بە دوو ماینەوە. لاوێکی کەڵەگەت بوو بە ئەدەبەوە ڕووی کردە من و گوتی: فەرموو ئەمرێکتان هەبوو؟ پرسییم: جەنابەت کاک فەریدی؟ بەڵێ. خۆم پێ ناسان زۆر گەشایە وەک خۆشەویستترین خزم و دۆستی خۆی دیبێ پێکەنینێکی پڕ لە خۆشحاڵی هاتە سەر لێوان. ئەڵڵاه، قیافەت بۆ من ئاشنا بوو، یاخوا بەخێر بێی. دیارە هاتووی لە ئاوی گەرمی شارەکەمان کەڵ وەرگری، بەڵام ئێستا وەختی نییە. گوتم نەخەیر، حتمەن هاتوویە شاخەوانی تەسەلوق الجیبال جەنگێتی لە کام ئوتێلی، بێگومان لە ئیپێک پاڵازدا بەزیوی. پێکەنین باشترین ڕووپۆشە بۆ ئەوەی تەریقبوونەوەی پێداپۆشی. فەریدبەگ پرسی: شارەکەمانت پێخۆشە؟ جوانە وەنا؟ نەمدەزانی چی جواب دەمەوە. هاتە سەرزارم گوتم: بەڵێ. زۆری پێخۆش بوو کە شارەکەیانم پەسەند کردووە. گوتی: ئینشاڵڵا خۆشتان لێ دەگوزەرێ. ئینشاڵڵا. خۆ زۆر نامێنیەوە. 4 مانگوو دەڕۆژ. کابرا لە مەبەستەکەم حاڵی نەبوو، بەڵام دیار بوو ئەو شەی دەڕۆژەی پێسەیرە. پرسی: فەرمووت 4 مانگوو دەڕۆژ؟ بەڵێ، ئاخر دوور خراومەوە. حکومەکەم ئەوەندەیە. بەخۆی نەبوو دەنگێکی تایبەتی لە دەم هاتە دەر. ئای چ کتێبەکانم لەسەر مێزەکەی دانان. خاوەن دوکان دەستی کرد بە پەڕپەڕکردنی کتێبەکان. زۆر لە یەکێکیان ورد بووە و گوتی: زۆر دەمێکە بە دوای ئەم کتێبەدا دەگەڕێم، ڕێگا دەدەی بیخوێنمەوە؟ 2-3 ڕۆژی دیکە وێت دەدەمەوە. دوو کتێبەکەی ترم هەڵگرتن و گوتم: باشە، ئێوە پێم بڵێن لەوە زیاتر دەمتوانی چی بڵێن. خاوەن دوکان ناونیشانی ئوتێلەکەمی پرسی. هەرچەندەم کرد لە ڕووم نەدەهات شوێنی مانەوەی خۆم بڵێم. ئاخر ئوتێلەکەم یەکێک لە ئوتێلە هەرە هەرزانەکان بوو. بە شەرمەوە ناوی ئوتێلەکەمم گوت و خواحافیزیم لێ کرد. خواحافیز بەخێرچی سەرچاو دیسان وەرە بۆ ئێرە. هاتمە ئوتێل. لە ساڵۆنەکەدا تووشی نیگارکێشێک بووم کە بۆ ئامادەکردنی چەند تابلۆیەکی هونەری هاتبووە بورسا. هەرکە چاوی پێم کەوت گوتی: ئۆی مامۆستا، چۆنی؟ سپاست دەکەم. لە ڕۆژنامەکاندا شتێکت لەسەر نووسراوە، خوێنتەوە؟ نەخەیر، ڕۆژنامەیەکی بۆ ڕاداشتم لێم وەرگرت و چوومە ژوورەکەی خۆم. ڕۆژنامەیەکی دووپەڕی بوو کە لە بورسا دەردەچوو. لە لاپەڕی یەکەمیدا خەبەری دوورخرانەوەی من بۆ بورسای بڵاو کردبووە. خۆ ئەگەر دیسان خەبەرەکەی بەرساکاری بڵاو کردبایەوە قەیدی نەبوو. جنێو نەمابوو ئەو نووسەرە بێویژدانە پێی نەدابم، وەک لە دنیادا کەس لە من خراپتر و نزمتر نەبێت. بە تایبەتی لە دواییەکەیدا شتێکی نووسی بوو کە خۆم پێڕانەگیرا و بەناچاری لە قاقای پێکەنینمدا. لە بورساش دەستی لە کارە دزیەوەکانی هەڵنەگرتووە. بەستە پارە نهێنیەکان وەردەگرێ و هەروە دەمخوێندەوە و پێدەکەنیم. لەپڕ لە دەرگای ژوورەکەم درا. لە پێکەنینان نەمتوانی جوابی بدەمەوە. هەستام دەرگاکەم کردەوە. هێندە پێکەنی بووم، چاوم پڕ ببوون لە ئاو. لاوێکم لێوە ژوور کەوت لەبەر دەرگا. ئیکلامێکی باڵابەرزی بۆ کێشام. دەویست دەستیشم ماچ بکە. یەکێک لەوانە بوو کە منیان خۆش دەویست. هەموو نووسینەکانی منی خوێندبووەوە. ناونیشانەکەمی لە کتێب فرۆشەکە وەرگرت بوو. لە بورسا ڕۆژنامەیەکی هەفتانەی دەردەکرد. وەختێک ناوی ڕۆژنامەکەی هێنا، وەک ئەوە بوو گولەیەکم لە تەپڵی سەری بدەن. کاکم خاوەنی ئیمتیازی ئەو ڕۆژنامەیە بوو کە دەستی مەرحەمەتی لێنابووم و ئەو هەموو جنێوە ئاودارەی پێدا بووم.
ڕۆژنامەکەی لەسەر مێزەکە بوو، نیشانمدا و گوتم ئەمەیە. ڕەنگی سوور هەڵگەڕا و بە شەرمەوە وەڵامی دایەوە. زۆر ببوورە، دیارە بۆ خۆت وەیەکەی دەزانی وەزعەکە وای پێویست دەکرد کە ئەمانە بنووسین. ئیتر خۆتان دەزانن وەختەکەی چەند ناسکە. ئەوەندە ناڕەحەت بوو کە ناچار بووم دڵخۆشی بدەمەوە. گوتم ناڕەحەت مەبە، لە مێژە گوتویانە کە گڵۆڵەت کەوتە لێژی کەس چاکت پێ نایەژی. کەسێک نەتوانێ خۆی لەگەڵ زەمانە جۆرکە، دەبێت چاوەڕوانی ئەم وردە ڕەخنانەشی هەبێ. وەختی ڕۆیشتن نەختێک پارەی لە جانتاکەی دەرهێنا و گوتی قابیلی جەنابیشت نییە. بە خەجاڵەتیەوە لەسەر سوچێکی قەرەوێڵەکەمی دانا، دووکەڵ لە تەپڵی سرم هاتە دەر. لە بن لێوانەوە گوتم پارەم هەیە. نابێ. لەوی سوێند و لە من سوێند، سەرنجام پارەکەی بەجێهێشت و ڕۆیشت. ئێستا ئەگەر ئەم نووسینە ڕاست نەبا و ڕۆمان بوایە دەمنووسی، قارەمان پارەکەی دادڕ کرد، بەسەر و چاوانی دادایەوە و تفێکی گەورەشی دەعرزی کوتا. پاشان 15 قسەی قەڵەویشم لێ زیاد دەکرد و دەرخواردی خوێنەرانم دەدا. بەڵام من وام نەکرد. وەختێک کوڕەکە ڕۆیشت، دەست بەجێ ڕاست بوومەوە، سەیرم کرد بزانم چەندە. 10 لیرە بوو. هەوڵکارم ئەوە بوو بانگم کرد سۆبەکەم بۆ هەڵکەن. نیگارکێشی بە شەخسیەت. ناپلیۆن بۆناپارتیش وەک من لە شکانەکەی مۆسکۆی نەگەڕاوەتەوە. هەر کاتێک وەزعی ناتجۆری ئەو ڕۆژانم دێتەوە بیر، لە پێکەنینان چاوم پڕ دەبن لە ئاو. کەوتنی مرۆڤ جا خەڵکی هەرکوێیەک بێت تەماشاچیەکان و پێکەنین دەخا. هەر بۆیەش کۆسەکانی سێرک پەیتا پەیتا دەکەون و هەڵدەستنەوە. هەر ئەندازەش پیاو گەورەتر بێ، کەوتنەکەی پێکەنین هێنەرترە. کاتێک ئێمە دەبینین کەسێک دەکەوێت پێدەکەنین و تێدەپەڕین، ئیتر نازانین ئەو بابایە کەوتووە لە چ حاڵێکدایە، چ ئازارێک دەچێژێ. من بۆ خۆم لەبەرەوەی لە ژیانمدا زۆر کەوتوم، هەرگیز بە کەوتنی خەڵکی دیکە پێناکەن و هەمیشە زگم پێیان دەسووتێ. بە پێچەوانەوە کاتێک بۆ خۆم دەکەوم ئەوەندە پێدەکەنم کە ناتوانم ڕاست بمەوە. لە پلیکانەکان وە سەردەکەوتم بچمە ژوورەکەی خۆم، یەکێک بە توندی بە دوامدا سەرکەوت و کە گەیشتە ئاقار من گوتی سەلام. ناسیمەوە هەر ئەو نیگارکێشە بەناوبانگە بوو کە بۆ تابلۆکێشان هاتبووە بورسا. گوتم سەلام. بە احترامەوە گوتی دەکرێت تەشریفت بێیتە ژوورەکەی من؟ چما دەکرا تەشریفم نەچێ؟ لە برسان سەگ کلکی لێدابام دەکەوتم. شەکەتی و سەرماش پرزەیان لێ بڕی بووم. لە دڵی خۆمدا گوتم با بچم لەوانەیە چایەکی گەرمم بۆ بانگ بکە، بەڵکو نانیشم بۆ بکڕێ. چوینە ژوورەکەی. سۆبەکەی گڕگڕ داییسە. هەر کە گەرماکەم وێکەوت وەک مریشکێک کە خۆی لە خۆڵێ دەگەوزێنێ و پاشان خۆی ڕادەوەشێنێ، لە بەری پێمەوە تا تۆقی سرم دەستی کرد بە لەرزین. ژوورەکەی چەند تابلۆیەکی زەیتی و هێندێک ڕەنگ و فڵچە و قەڵەمی موین و چوارچێوەی بەتاڵی لێ دەبینران. کابرا گوتی من خۆم نیگارکێشم و دەزانم هونەرمەندێک چەندە ئازار بە بەرهەمەکانیەوە دەچێژێ. هەر بۆیەش لە قوڵایی دڵمەوە احتیرامم بۆ جەنابەت هەیە. لەسەر کورسی دانیشتم. نیگارکێشەکە بە میهرەبانیەکی تایبەتیەوە گوتی شکور باشی؟ نەمدەزانی چی جواب بدەمەوە. گوتم دوور لە گیانت کەمێک نەخۆشم. غاریدا بتڵێکی عارەق لە کۆمیدیەکەی دەرهێنا و پەرداخێکی گەورەی بۆ تێکردم و گوتی مامۆستامە بۆ سەرمابوون دەرمانی وەک خۆی نییە. پەرداخە ئارەقەکەم وەرگرت و لەسەر مێزەکەم دانا. بەو زگی وا بەتاڵەوە ئارەق کە هیچ ئەگەر ئینۆ ملح ئەثمار یان ڕۆنگەرچەکیشیان دابامێ دەم خواردەوە. بریا مەزەیەک، 2 دەنکەنۆک، چپسێک، شتێکیشی بۆ هێنابام. زۆر باش دەبوو. نیگارکێش بێ پسانەوە تاریفی نووسینەکانی منی دەکرد. دەیگوت هەموو بەرهەمەکانی جەنابتم خوێندوتەوە. من پیاوی خەباتکەرم زۆر خۆش دەوێ. ڕاستی دەکرد، نەکەر ئەو، بەڵکو زۆربەی خەڵکی وڵاتی ئێمە پیاوی خەباتکەریان خۆش دەوێ. دەزانن بۆ؟ چونکە لە وڵاتی ئێمە جارێک گابازی دانەکەوتووە. هەر وەک لە شوێنان ئینسانێک لەگەڵگایەک بەشەڕ دەدەن و بۆ کڕینی پلیتی گابازی سەری گوێلاکی یەکتر دەشکێنن.
بۆ کڕینی بلیتی گابازی سەرگوێلاکی یەکتر دەشکێنن لێرەش خەڵک لە تەماشای خەباتی ئینسانەکان لەزەت وەردەگرن. بینەرانی گرێوی گابازی حەز دەکەن گایەکە بکەوێ، چەپڵە بۆ قارەمانی گابازی لێ دەدەن و غیرەتی وەبەردێنن. ئەمەش هەمووی بۆ ئەوەیە کە گایەکە زیاتر تووڕە بکەن، بەڵام حەز ناکەن خۆیان خەبات بکەن. نیگار کێشەکە دەیگوت من پیاوی خەباتکەرم زۆر خۆش دەوێ، باوکیشم پیاوێکی خەباتکەر بوو. مێشکم لە کار کەوت بوو، لە برسان هۆش و هەستم لەلا نەما بووەوە. ئەگەر لانی کەم پاروەنانێکی وشکە باە بیخۆم و زگم تێر بێ، ئەقڵم داهاتەوە کەلەم و دەمزانی دەبێت چ بکەم. نیگار کێش پەرداخەکەی تاودایە و منیش پەرداخی خۆم هەڵگرت، لێکماندان و خواردمانەوە. ئاگرد لە مەعیدەم بەر بوو. کابرای نیگارکێش کە قسەی بۆ من دەکرد لە نێو قسەکانیدا چەند جاری وشەی شەخسیەتی دووپات دەکردەوە. دیار بوو زۆری وشەی شەخسیەت پێخۆشە. دەیگوت مامۆستا بخۆینەوە بە سەلامەتی ئینسانە بە شەخسیەتەکان. خواردمانەوە جارێکی تر گوتی پیاو دەبێ شەخسیەتی هەبێ، بۆ ناخۆیتەوە پەرداخەکە تەڵدە. پەرداخی سێهەمیشمان هەڵدا، مەزەیەکیش لە گۆڕێدا نەبوو. کاکی نیگارکێش لە جیاتی مەزە شەخسیەتی دەرخوار دەدان دەیگوت شەخسیەت بناخەی ژیانی ئادەمی زادە، پیاو دەبێ شەخسیەتی هەبێ. نازانم چەند پەرداخمان خواردەوە. بە حاڵە حاڵ لە بیرمە کە مامۆستا دەستی گرتم و بردمیەوە پێش ژوورەکەی خۆم. لەبەرەوەی زۆر تێکچوو بووم نەمهێش بێتە ژوورێ، لەبەر دەرگا خواحافیزیم لێ کرد. هەر گەیشتمەوە ژوورێ دەست بەجێ لەسەر قەرەوێڵەکەم کەوتم و بە تەواوی تێکچووم. پێم وابوو ئەو نیگارکێشە بە شەخسیەتە هیچ نەبێ دووسێ دەنکنۆکی سوێرم دەداتێ. ئارەقی بێمەزەکارێکی پێکردم، هێندەی نەمابوو بیرەوەریەکانم نیوەچەڵ بن و ئێوەش لەزەتی خوێندنەوەی ڕووداوە شیرنەکانی دواترتان لە کیز بچێ. داستانی بێناو. کاکی نیگارکێش دەستبەردارم نەبوو، من حەزم لە چارەی نەدەکرد، بەڵام چونکە هەردوو سێ ڕۆژی دیکە لێرە دەمایەوە و دەیەویست بچێتەوە ئەنقەرە بە باشم نەزانی بیتۆرێنم. دەیگوت بگەمەوە ئەنقەرە مانگی 50 لیرەت بۆ دەنێرم، من پیاوی بە شەخسیەتم خۆش دەوێ. هەر بگەمەوە ئەنقەرە پێش هەموو کارێک بە بروسکە پارەت بۆ دەنێرم، لانی کەم 50 لیرە دەنێرم و لەوانەشە 100 لیرە و بەڵکو پتریش بنێرم. تەنیا عیبێکیە بوو کاکی نیگارکێش پارەی نەبوو پێی بچێتەوە ئەنقەرە. دەیگوت هەر ئەوەندە بتوانم پارەیەک پەیداکەم و خۆم بگەیەنمەوە ئەنقەرە، ئیتر کار تەواوە و تۆ هەرگیز بێپارە نابی. هەموو مانگێک 100 لیرە، 150 لیرە بگرە، 200 لیرەشت بۆ دەنێرم. چۆن دەبێ؟ من حەزم لە ئینسانی بە شەخسیەتە. من خۆم شارەزای ئەو جۆرە کەڵەکانە بووم. ئەم چەشنە چاوڕاوانە کاری کڵاوبازەکانە. لێکدا بەڵێن دەدەن، زۆریش بە بێویژدانی و بێبەزەیی بەڵێن دەدەن. دەمزانی هێندێک لەوانە ئەوەندە باش قسە دەکەن و ئەوەندە لە درۆکردندا کارامەن کە شەیتانیش فریو دەدەن. بەڵام قەت بە بیرمدا نەدەهات پاش ئەو هەموو قڕ و چڵپاوەی پێم هەڵپڕژاوە و دوای ئەو هەموو گیران و بەڕەڵابوونە ڕۆژێک بۆ خۆم بەفری و بچم. آخر من لە بەندیخانە دەورەی زانزگام لەو کەڵکبازیانەدا تەواو کرد بوو، کەچی ئەو جەنابی نیگارکێشە زەبرێکی لێدام بۆ 7 پشتمی تەمبێ کردم. کاکی نیگارکێش ڕۆژ بە ڕۆژ بەڵێنەکەی چەورتر دەکرد و ڕەقەمی ئەو پارەی کە هەموو مانگێک بۆی دەناردم بەرەو ژوورتر دەبرد. چۆنە مانگی 400 لیرەت بۆ بنێرم؟ بۆ تۆ بە خەسار ناچێ، ڕۆژێک کارەکەت هەر چاک دەبێ و پارەکەم بە زیادیشەوە دەدێەوە. من بەڕواڵەت گوێم بۆ ڕادەگرت و وەکەوەی بەڕاستی پارەی بۆ ناردبم ڕەنگێکم دێنا و دەبرد و بە خۆدا دەشکامەوە، بەڵام لە دڵی خۆمدا دەمگوت بابە من خۆم لەوە داوەستام، بەڵام هەر حەز ناکەم کڵاو لەسەر کەس بنێم. ئێستا تۆ دەتەوێ هەڵم خەڵەتێنی؟ نابابە خۆت زەحمەت مەدە، من کڵاوم ناچێتە سەر، خوا ڕزقت لە جێیەکی ترەوە بۆ بنێرێ. ئەگەر توانی بام ڕاست و ڕەوان پێی بڵێم سوپاست دەکەم، ئەو زەحمەتەی ناوێ ئەو پەندەم بەسەر نەدەهات. بەدزیەوە چاوێکم لێکرد بزانم لە کۆڵم دەبێتەوە یانە، دیتم نەخەیر دەسەڵ ناگرێ. زۆرێکی قسە دەکرد، پیاو وەشک دەکەوت، دەیگوت خۆ پیاوەتی نەمردووە، دنیا هەر ڕۆژێک و دوو ڕۆژ نییە، کێو وە کێو ناکەوێ، بەڵام ئادەمی و ئادەمی دەکەوێ. لە دڵی خۆمدا گوتم نەکا ڕاست بکە، کاری کەڵکبازەکان هەر ئەوەندەی گرانە، هەتا
تەرەفەکەیان وەشک دەکەوێت. وەختێک کابرا کەوتە گومانەوە ئیتر هەموو شتێک تەواوە و نێچیر ئامادەی لە تەڵەکەوتن و پێوە بوونە. کاکی نیگارکێش نازانم بە بریسکەی چاوانم یان بە چ شتێکی دیکە لێم حاڵی بوو کەوا سەری کیسەکەی کردەوە و بەڵێنەکانی ئەوەندەی تر چەور کرد. بە مەرگی خۆت هەرچی دەستم کەوێ بۆتی دەنێرم. ئەگەر لە غەریبایەتی دەستت نەگرمەوە کەنگێ دەستت وەگرم. دڵنیام کە تۆ پیاوێکی بە شەخسیەتی و هەر وەختێ بێ پارەی من دەدەیەوە. لە دارایی دنیا چ لیرەم هەبوو کە ئەو ڕۆژە بەیانی خێزانم لە ئەستەمبوڵەوە بۆی ناردبووم لە دڵی خۆمدا گوتم چۆنە ئەم پارەی بدەمێ پێی بچێتەوە ئەنقەرە. هەرچی بێ ئەویش پیاوە. زۆریش نامەرد بێ لانی کەم پارەکەی خۆم بۆ دەنێرێتەوە. نابابە گەوجمە بە لێی گەڕێ کوڕە دەیەوێ فریوت بدە. نابابە دەینێرێتەوە گەوجی نەفام تۆ ئەو پیاوەی بتوانی یارمەتی خەڵک بدەی. لەم وتوێژەدا بووم کاکی نیگارکێش گوتی هەستە با بڕۆین. بۆ کێ بچین؟ دوایی دەزانی. عەرەبانەیەک لە بەردەرگای ئوتێل وێستا بوو. کاکی نیگارکێش قۆڵی گرتم و سواری کردم. چوینە مەیخانەیەکی خوارشار. وەزعی من زۆرێک بوو ئەگەر بڵی مەشروبیان بە لیرەیەک دابایە ئامادە نەبووم بچمە ئەو جۆرە جێیانە. بەڵام ئەمە عادەتی نووسەرەلاوەکانە کە حەز دەکەن سەربەوکن و کەلێنانە دابکەن و لە ژیانی خەڵکی ئەوێ و ئەو ژن و کچە هەڵخەڵەتاوانەی ڕۆژگار تووشی ئەو جێیانەی کردوون بابەت بدۆزنەوە. منیش بەو هیوایە قبوڵم کرد بەڵکو بابەتی داستانێکی تازەم دەستکەوێ کە ڕۆمانێکی گەورەی لەسەر بنووسم و بە قیمەتێکی باش بیفرۆشم. مەیخانەکە موشتەری لێ نەبوون. سێ ژنی خزمەتچی لە سوچێکی مەیخانەکەدا دۆشداما بوون. یەکیان ئەوەندە کز بوو دەتگوت قەفەقامیشە. دووەمیان قەڵە و گۆشتن بوو. لە ڕنگ و ڕوخساری دەردەکەوت کە بە جحێڵی شت بووە. داوێنێکی جەلسەی ڕەنگپەمەیی لەبەر کرد بوو. سێیەمیان گڕوێیەک بوو دەموچاوی وەک شەقامی شارەکانی خۆمان هەمووی کەند و لەند بوو. کاکی نیگارکێش قۆڵی گرتم بردمیە پشتمێزێک و گوتی دانیشە فرسەتە. گوتم ئەگەر تۆ دەتەوێت دانیشی خۆت دەزانی بەڵام من دەڕۆم. خاوەن مەیخانە کە پیرێژنێکی قەڵەوە بوو بێ ئەوەی گوێ بداتە ناڕەحەتی من گوتی چیتە ڕۆڵە دەترسی درەنگ بچیەوە ماڵێ؟ پێشەوەی وەڵامی بدەمەوە سەری بتڵە ئارەقەکانی هەڵپچڕی و ژنەباری کەڵانەکە و داوێن جەلسەکەش سێ چوار قاپ خواردن و زەڵاتەیان لەسەر مێزەکە ڕیز کرد کە خواردنەکانم دی هەمووی جانم لەرزی و بێ اختیار گوتم ئەم هەموو خواردنە بۆ کێ؟ ژنەباری کەڵانەکە لە تەنیشتم دانیشت و بە نازوونیم نازێکی تایبەتیەوە گوتی ئەی ئێمە چین؟ ناکا بە میوانان قەڵز بن. ئەم قسەیەی وەڵامێکی نەبوو. بڕوانە لەکوێوە بۆی چوو بوو قسەم نەما. لە دڵی خۆمدا گوتم خۆکاکی نیگارکێش خەبەری نییە کە من پارەم بۆ هاتووە. دەرزانێ بابایەکی دوورخراوە لات لە ئەمانی خوایدایە کەوا بێ دیارە پارە و مارەی هەیە. ژنەباری کەڵانەکە بوو بە مەیجێڕ کاتێک پێکی چوارەممان هەڵدا کاکی نیگارکێش لەگەڵ داوێن جەلسەکە کەوتە ڕازونیاز و منی ژنەباری کەڵانەکەم پرسیار کوت کرد چۆن بوو هاتیە ئێرە؟ خەڵکی کوێی؟ بابت کێیە؟ دایکت لەکوێیە؟ دیار بوو ژنەتی و چاوەڕوانی ئەم پرسیارانە بوو. چاوی پڕ بوو لە فرمێسک. پێکەکانی پڕ کردەوە پێکەکەی هەڵگرت هاتە تەنیشتم و پێکی هێنایە پێشەوە. ئەمەش بخۆوە با پێت بڵێم. ئەمن هەمیشە هەڵامەتمە لە تەواوی ساڵدا هەفتەیەک لوتم ناکرێتەوە و بەباشی هەست بە بۆنەکان ناکەم. کەچی هەر لەگەڵ ژنەتی و خۆی گەیانمێ بۆ نەکبەتی لوتە سەگ بابخێوەکەم کرایەوە. نەتان بیستوە دەڵێن نەکبەتی دێنێ؟ ئەگەر لە بەرحیساب و پارەی مێزەکە نەبوایە هەڵدەستام و دەڕۆیشتم. بەڵام دانم بە جەرگی خۆم داگرت و گوتم هەر چۆنێک بێ دەبێ ڕایکێشم. دیارە بەسەرهاتی ئەم کچە سەرنج ڕاکێشە. کاکی نیگارکێش لەگەڵ ژنە داوێن جەلسەکە گەرمی قسان بوو. منیش گوێم بۆ سکاڵای کچە باری کەڵانەکە شل کرده بوو کە داستانی ژیانی خۆی بۆ دەگێڕامەوە. حیسابی ئەو شتانەی دەمان خواردن لە دەست خۆمان دەرچوو بوو. کاتێک خاوەن مەیخانەکە هات و گوتی سەعات نزیکی 12 و دەبێت سۆڵی بکەین تازە سەرنجی بتڵە بەتاڵەکانی سەرمێزەکەم دەدا. ئەی داد و بێداد ئەم هەموو مەشروبەمان کەی خواردوتەوە؟ ژنەکان وەک کەسانێک کە کاری خۆیان تەواو کرد بێ هەستان و ڕۆیشتن و خاوەن مەیخانە حیسابێکی باڵابەرزی لە پێش دانای 47 لیرە بوو. کاکی نیگارکێش دەستی بە گیرفانی داکرد. زۆر خۆشحاڵ بووم کە دیار بوو کارەکە بەخێر دەگوزەرە. کەچی 7 لیرەی دەرهێنا لە پێشمنی دانا و گوتی 40 لیرەی بخەرە سەر بیدە.
من پارەت بۆ پەیدا دەکەمەوە. هەی نەحلەت لە بابت پیاو، ئەمە چ داوێک بوو بۆت داناین. گوتم پارەم لەکوێ بووە؟ خەبەرم هەیە ئەمڕۆ چل لیرەت بۆ هاتووە کە چووینەوە ئوتێل دەدەمەوە. چارە نەبوو وەختێک چل لیرەکەمدا وەک ئەوە دەچوو پارچەیەکم لە جەرگی بکەنەوە. خێرخوایەک نەبوو بڵێ پیاوی باش تۆ دوورخراوەی یان بۆ لۆتیگەری هاتوویە ئێرە. دڵم بەوە خۆش بوو کە داستانی کچۆڵەکە دەنووسم و هیچ نەبێ 60 لیرەم بۆ دەکا. داستانی کچەکە ئەوەندە سەرنجڕاکێش و دڵتەزێنە پیاو ئاگری بۆ تێبەر دەبێ. کاتێک 3-4 ساڵە بووە دایکی دەمرێ، هەتا تەمەنی بۆتە 6 ساڵ زڕدایکی بەڵا نەماوە بەسەری نەهێنێ. باوکی بۆ ئەوەی نەجاتی بدا بە کابرایەکی دەفرۆشێ. ئەمجار کابرا و ژنەکەی و کوڕەکەیان بەڵایەکی بەسەر دێنن هەر ناگەڕێتەوە. پاش ماوەیەک بە تاوانی ئەوەی کوڕەکەیانی خەڵەتاندووە دەری دەکەن. کچە دەچێتە ماڵێکی تر بەرگی نوێت لێ ممبارەک بێ، سەر لە نوێ بەدبەختی و چارە ڕەشی هێرشی بۆ دێنن. هەروەک ئەو داستانانە کە لە فیلمەکاندا دیوتانن سەرنجام ڕێی دەکەوێتە مەیخانە و گابارەکان. داستان لەوە باشتر نەبوو. بێشەرەف بم ئەگەر 2 هێندەی ئەو پارەی داومە لەم داستانە وەرنەگرم. خوا بە قسمەتی نەکرد بوو. بەیانی کاکی نیگارکێشی خاوەن شەخسیەتم دیەوە، بەڵام باسی پارەکەی نەکرد. 2-3 ڕۆژی تریشی پێچوو لە جیاتی پارە بەڵێنەکانی چەورتر کرد. هیچ خەمت نەبێ بگەمەوە ئەنقەرە لەوانەیە مانگی 500 لیرەت بۆ بنێرم. تا ئێستا نەمتوانی بوو داستانی کچەکەش بنووسم، ئەسڵەن تااقەتم نەبوو. 2-3 ڕۆژ دواتر بەیانیەک دەفتەرداری وتێلەکە گوتی نیگارکێشەکە خەریکە بڕوا، وەک گۆشتم لە بەدەنی بکەنەوە هاوارم کرد ئەدی چل لیرەکەی ئێمە چی بەسەردێ. دەفتەردار کە ئاگای لە مەسەلەکە هەبوو پێکەنی هێشتا پاس نەڕۆیشتووە، غاردە بەڵکو بیگەی. هێشتا هەر پێم وابوو کاکی نیگارکێش لە بیری چووە قەرزەکەم بداتەوە، پیاو هەرچەندی نامەردیش بێ پارەی بابایەکی دوورخراوە لۆتی خۆر ناکە. دیتم ئەگەر بەدەستی بەتاڵ بچمە بەڕێکردنی جوان نییە و تێدەگا لە بەرپارەکەم چووم، دەبێت دیارەکی بۆ بکڕم. کاتێک دیارەکەمدایە بۆ خۆی ماریفەتی هەیە، بیری دەکەوێتەوە و پارەکەم دەداتەوە. بۆ ڕێبوارێک چ دیارەک لە کتێب باشترە. دەست بەجێ چوومە لای کتێب فرۆشێکی ئاشنام، کتێبێکی باشم هەڵبژارد و ڕام کرد بۆ گەراج. ئۆتۆمبیل خەریک بوو بڕوا، چاک بوو فریای کەوتم. خێرا غارمدا و لە پەنجەرەی پاسەکەوە کتێبەکەم وێدا. قابیلی جەنابیشت نییە دەبێ ببووری. وەکەوەی تەنیا بۆرە ناسیاویەکمان هەبێ بزەیەکی هاتێ کتێبەکەی وەرگرت و زۆر بە وشکی گوتی سوپاس. تف ئەم دنیاە زەلامی چەند بە چاوەڕووی تێدایە. ژنێکیش لە پەنا پاسەکەەوە ڕاوەستا بوو، دیار بوو یەکێک لە ئاشنایانی کاکی نیگارکێشە. گوتم ببوورە مەسلەیەک هەبوو وا دیارە لە بیرتان چۆتەوە، قسەکەی پێ بڕیم. نا چۆن لە بیرم دەچێ، هەر بگەمەوە ئەنقەرە حتمەن مانگی 200 لیرەت بۆ دەنێرم. ژنەکە بەڕقەوە تەماشایەکی منی کرد. وا دیار بوو ئەم بەڵێنانەی بەویژداوە و دەترسێ لە بەشەکەی ئەو کەم بێتەوە. پاسەکەوە ڕێکەوت نیگارکێش 2-3 جاری دەست بۆ ڕاوەشاندم چاوەڕوانی پارە بە. هەروە بە تووڕەیی هاتمەوە وتێل، جنێوم بە ئەرز و ئاسمان دەدا، بە خۆمم دەگوت گەوجی نەفام تۆ دوورخراوەیەکی، حەقی ئەم غەڵەتانت چییە؟ کوێراییتدایە؟ ئەگەر توانیت بنانگوێی خۆت ببینی پارەی ئەم جەنابەش دەبینی. ئێستاش کە ئێستایە چاوم بە چاوی کاکی نیگارکێش نەکەوتەوە تا دەگا بە پارەکەی. بڕیارمدا زووتر داستانی کچی گۆرین بنووسم، ئەم شەو تا بەیانی دەبێت تەواوی بکەم. لە ساڵۆنی ئوتێلەکە چەند کەسێک دانیشت بوون، پێکەوە قسەیان دەکرد. منیش لە سوچێک دانیشتم، بەدەم چاخواردنەوە لە مێشکی خۆمدا خەریکی ڕێخستنی داستانەکە بووم. یەکێک لەوانەی پێکەوە دانیشت بوون ئەوەندە بە قەو قسەی دەکرد کە فکری منی تێک دەدا، نەیدەهێش داستانەکەم ڕێک و پێک بکەم. ئەویش چیرۆکی ژیانی یەکێکی بۆ برادەرەکانی دەگێڕایەوە. بەستە زمانە چەند ژیانێکی ناڕەحەتی بووە، دیار بوو لە چینەکانی سەرەوە بووە. تازە خوێندنی ناوەندی تەواو کردووە کە دایک و بابی بە زۆر بە مێردیان داوە.
مێردەکەی قومارباز دەرچووە، هەموو جەیازی کچەکەی فرۆشتووە و دۆڕاندوویە. گوێتان لە قسەکانی بوایە ئاگرتان بۆ تێبەردەبوو. یەکێک لە برادرەکانی قسەکەی پێبڕی، بابە منیش دیومەوە نییە، بۆ منیشی گێڕایەوە. ئەو کچە تاقانەی دایک و بابی خۆی بووە، بنیادەمی زۆڵ و دایکی خۆگێ لە دنیادا زۆرن. بێویژدانێک فریویدا و گوتوویە دەتێنم. بابی لە خەفەتان دڵی تۆقیوە. ئەوەکەی پێشە و بڕی لێدایەوە، نابابە ئەوەی تۆ دەیڵێ یەکێکی ترە. ناگیانم خۆیەتی. ئاخرەکەی یەکەمینیان ناو شوێنی کاری کچەکەی هەڵدا، دیتم هەمان کچە باری کەڵانەکەی لەمەڕ خۆمە. سێهەمیان هەڵیدایە و گوتی، بابەوە منیش دەیناسم، ئەوە لە پێشدا لە ئەستەمبول بووە. بە مێردیان داوە بە بازرگانێکی پیر و ئوفتادە. مێردەکەی نابود بووە و هەڵاتووە. دیار بوو هەمویان بە خزمەتی گەیشتون و ئەو کچە ڕیوەڵەیە کڵاوی لەسەر هەمویان داناوە. تەماشای هەر کام لە مشتریەکانی کردووە، زانیویە دەبێت چ جۆرە داستانێکی بۆ بژێڕێتەوە. لێرەشدا نەخشەکەم لێ تێکچوو. دەمەویست شاکارێک لەسەر ژیانی ئەو کچەتیوە بنووسم و جێگای چلیرەکەی پێ پڕ بکەمەوە، ئەویش نەیگرت و ڕیسەکەم لێبووە بەخوری. بەتانی فرۆش. بەفرێکی تون دەباری تا ئێستا 3 جار هەر جارەی 20 لیرەم لە ئەستەمبولەوە بۆ هاتبوو. هێندێک لە خزمەکانم لە وەزعی من خەبەردار ببوون، پیا و هەرچەندی بێوێ ئەم جۆرە مەسەلانە بشارێتەوە خراپتر دەبێ. هەموو شەوێ دەچوومە مەرکەز، دەفتەرم ئیمزا دەکرد. ئیمزای منیش لەو جۆرە جێیانە دەڕوا. لەو ڕۆژەوە کە هاتبوومە بورسا، هەوڵی ئەوەم بوو کارێکی لەبار بدۆزمەوە و هەر نەبێ خەرجی خۆم پەیدا بکەم. چوومە لای کۆنە برادەرێکم کە لە قوتابخانە هاوپۆل بووین، بۆ ئەوەی سڵ نەکاتەوە و لە بەرم هەڵنەیە وردە بەسەرهاتەکەم بۆ گێڕایەوە. پرسی ئێستا لەکوێی؟ ئوتێل. نانی لەکوێ دەخۆی؟ لە چێشتخانە. ئاوا نابێ. چماشێت بووی؟ تۆ دوورخراویەوە یان هاتوویە سەیران؟ پاشانیش سەرێکی ڕاوەشاند و دەنگێکی تایبەتی لە زاری خۆی هێنا. چ بڕوانە کاکەم، لە ئوتێل دەخەوێ، لە چێشتخانە نان دەخوا. برای من ئوتێل و موتێل بە کەڵکی تۆ نایە. بڕۆ بۆ خۆت ژوورێک پەیدا بکە، مانگی 20 لیرە بدە، مەقەڵیەک و کەمێک وردە خەڵوز و هێندێک قاپ و قاچاق بکڕە و بۆ خۆت خواردن دروست بکە. ئەمن ڕێم ناکەوێ ئامۆژگاری تۆ بکەم. تۆ بۆ خۆت لە هەموو کەس باشتر دەزانی. هەمووی ئێمە ڕۆژەڵاتەکان ئەوە ئەخلاقمانە. ئێمە هەر دەزانین ئامۆژگاری خەڵک بکەین. ڕێگای باشیان نیشان بدەین. دۆستەکەم پێی گوتم مەقەڵی و قاپ و قاچاق بکڕە، نەیگوت پارەکەی لەکوێ بێنە. دەتگوت نازانێ بە چ زەحمەتێک ڕۆژی 2-3 لیرە پەیدا دەکەم و نانێکی وشکی پێدەکڕم. بە کورتی دۆستەکەم بە کۆڵێک ئامۆژگاری و نەختێک پەرۆش و هاودەردی بەڕێی کردمەوە. کاتێک لە لای ئەو دەگەڕامەوە هەر لە بیری ئەوە دابووم کە دەبێ هەرچۆنێک بێ کارێکی باش پەیدا بکەم. ئیتر توانام نەبوو ئاوا بە برسێتی بژیم. 4 ڕۆژ کرێ ئوتێل قەرزدار بووم و خاوەن ئوتێلەکە لەوە زیاتر لێم ڕانەدەوەستا. کاتێک گەیشتمەوە ژوورەکەی خۆم، هێشتا نەمتوانی بوو بڕیارێک بدەم. لە پڕ چاوم بە بەتانیە کۆنەکەم کەوت. 10 ساڵ بوو ئەو بەتانیم هەبوو. تووکمانە پێیەوە نەمابوو. ئەم بەتانیە قاوەیە دەبێت چەند ساڵ کوێرەوەری بچێژێ. سەرانسەری ئەنەدۆڵم پێ پشکنیوە. وەختێک دۆشەکم بووە. ڕۆژێک ڕایەخی ژوورەکەم بووە. ماوەیەک پێخەفم بووە. کاتێکی دووریش خرامەوە و هاتمە بورسا، کتێب و جلەکانم لەوە پێچابوون. بەتانیم لەسەر قڕەوێڵەکەم هەڵگرت. بە هەردوو دەستان لەبەر پەنجەرەکە لێکم کردەوە. وەک بێژینگی کونکون بوو. چارەیەکم نەبوو. دەبوو لە بەتانیە خۆشەویستەکەم جیابمەوە. ناڕەحەتیەکم لە دڵدا پەیدا بوو، لە ماڵ و ژیان و کەسوکار و دۆستە خۆشەویستەکانم جیاب ببوومەوە. لەو غەریبایەتیەدا نەمدەویست لە بەتانیە کۆنەکەم جیاب ببمەوە. ئەگەر کۆنەفرۆش لانی کەم 5 لیرەی پێبدا، دیسان دڵم ڕازی دەبێ و دەتوانم 1-2 ڕۆژی پێڕابێرم. نەمدەزانی بازاڕی کۆنەفرۆشان لەکوێیە و شەرمیشم دەکرد لە کەس بپرسم. بورسا شارێکی چکۆڵەیە، هەر یەکێک پێبزانێ دەمەوێت بەتانیەکەم بفرۆشم، هەموو شارەکە پێی دەزانێ. گوتم دەگەڕێم هەتا دەیدۆزمەوە.
بەتانیە تەقاویت کراوەکەم نوشتاندەوە لە ڕۆژنامەیەکم پێچاو بەدەزوو بەستم تا ئێستا زۆر جار ژیانم لێ تێکچووە و هەرچی بیری لێ بکەیەوە بەسرم هاتووە بەڵام قەت وەک ئەو ڕۆژە ناڕەحەت نەبوو. ئەو بەتانیەی لە کاغەزمەوە پێچابوو و لە بن هەنگڵی خۆم نابوو لەبەر دڵی من وەک تەرمی مرۆڤێکوا بوو کە بۆ خۆم کوشت بێتم و بیبەم بیشارمەوە. دەتگوت هەموو کەس دەزانێ ئەم بەستەیە چی تێدایە. هەستم دەکرد هەموو کەس دەزانێ لە برسان دەچم بەتانیەکەم بفرۆشم. ئەگەر پیا و ماڵێکی دزیەتیشی پێبێ قەت ئەوەندەی پێ ناڕەحەت نابێ. بە ترس و لەرزەوە لە پلیکانی ئوتێلەکە هاتمە خوار. بەڕێوبەری ئوتێلەکە لە بەردەرگا وێستا بوو مەرحەبایەکی لێکردم هەر ئاوڕم وێنەدا. پێم وابوو ئەو مەرحەبایە هیچ 4 ڕۆژ قەرزداریەکەیە. کاتێک وە دەرکەوتم دیتم بەڕێوەبەری ئوتێل دووچاوی هەیە دووشی پێوە قەرز کردووە و لە بەستەکەی بنهەنگڵم مرد بووەتەوە. هەستم کرد هەر لەگەڵ لە دەرگای ئوتێلەکە چوومە دەرێ بەڕێوەبەر دەچێتە ژوورەکەی من بزانێ بەتانی و چەرچەفەکانی ئەوم نەدزیوە. هاتمە دەرێ بەفر هەروا دەباری. کلوە بەفرەکان کە دەکەوتنە سەربەستەکە دەتوانەوە و کاغەزەکەیان دەتلیساندەوە. چوومە تاریکە بازاڕی بورسا. لەوێشەوە چوومە بازاڕی خوارشار. بازاڕی کۆنەفرۆشان دیار نەبوو. لە برسان و لە ماندوویان خەریک بوو بمرم. نەشم دەتوانی لە کەس بپرسم بازاڕی کۆنەفرۆشان لەکوێیە. دەترسام تێبگەن. ڕەنگە لە دڵی خۆتاندا بڵێن جا چ بوو با تێبگەن، بەڵام نا وامەڵێن بەسەرتان ناهاتووە بۆیە ناتوانن تێبگەن دەڵێم چی. بۆیە ناتوانن تێبگەن دەڵێم چی. یاخوا هەتا ماون ئەم بەڵایە بەسەر هیچ کامێکتان نەیە. هەتا بەفر زیاتر دەکەوتە سەر ڕۆژنامەکە کاغەزەکە زیاتر دەخوسا و بەتانیەکە پتر لە توێی کاغەزەوە سەری وەدەردەنا. بەتانیم لە بنهەنگڵم گرت نەبوو هێنامە دەرێ بێسوود بوو. پارچە ڕۆژنامە یەک لە دوای یەک دەکەوتنە سەر زەوی. من هێشتا لە بازاڕی کۆنەفرۆشان دەگەڕام. هەموو جادەکانم 2-3 جار وەردابەوە. وەک فرفرە بە دەوری بورسادا هەڵدەسوڕام بۆەوە هیچ جێیەکم نێشت بێ هەموو کۆڵانەکانیش گەڕام. بەڵام سۆراخی بازاڕی کۆنەفرۆشانم نەکرد. بەفر هەروە دەباری. ئیتر ڕۆژنامەکە تۆسقاڵێکی لێ نەما و تەنیا دەزوەکە بە دەوری بەتانیەکەوە مابوو. بەتانیەکەش تەڕ ببوو و بە تەواوی قورس ببوو. هەرچی جنێوێ دەمزانی هەڵم ڕشت. ئەم جار بە دوای جنێوی تازە کوورەدا دەگەڕام. بەڵام بەکێ و بەچی و ئەسڵەن بۆچی جنێوم دەدا بۆ خۆشم نەمدەزانی. کڵاویشم بەسەرەوە نەبوو. ئەو بەفرەی دەکەوتە سەرسەرم دەتوایەوە و بە پشت ملمدا دەچووە خوار. بەرەبەرە دنیا تاریک دەبوو. ئیتر لە دیتنەوەی بازاڕی کۆنەفرۆشان و لە فرۆشتنی بەتانیەکەم تەما بڕاو بوو. جەنازەی خۆم لە سەرشانم دانابوو. هەروە بە ناهومێدی هاتمە ئوتێل. هەروە ژووری ئوتێل کەوتم و تووشی ئەو برادەرە کۆنە هاوپۆلەم بووم کە ئامۆژگاری کردبووم قاپ و قاچاق بکڕم و ژوور بەکرێ بگرم. پرسی ئەوە چییە بەدەستەوە؟ بەتانیەکم کڕیوە. کاری چاکت کردووە. منی ژوورێکم بۆ پەیدا کردووی. سبەینێ وەرە تەماشای بکە ئەگەر بە دڵت بوو سەودایەکە دەبڕینەوە. زۆر سپاس بەیانی دێم بۆ لات. برادەرەکەم ڕۆیشت و منیش چوومەوە ژوورەکەی خۆم. بەتانیە تەڕەکەم بەسەر قەرەوێڵەکەدا دادا وشک بێتەوە. زۆرم دڵ بەوە خۆش بوو کە نەمتوانی بوو بازاڕی کۆنەفرۆشان بدۆزمەوە و بەتانیەکەم بفرۆشم. ئەگەر بەتانیەکەم فرۆشت با شتێکم لێکەم دەبووە. مەسەلە هەر ئەوە نەبوو بەتانیەکەم لێکەم دەبووە، بەڵکو ئەو دۆستایەتی و خوو پێوەگرتنەی کە لە نێوانماندا پەیدا ببوو شتێک نەبوو پیا و چاوی لێ بپۆشێ. برسایەتیم پێتەحەمل دەکرا، بەڵام نەم دەتوانی لەو شتە جیا ببمەوە کە ساڵەها بوو خوم پێوە گرتبوو. بەخێر چی خواد لەگەڵ. هێشتا خەریک بووم بە هەر زۆر بێ کارێک بدۆزمەوە. نووسەری و کاری چایخانە و کاری چاپخانە و ئەو جۆرشتانم لەولادا نابوو. ئەگەر توانی بام کارێکی سەرپێیی وەک هەڵەگیری تەصحیحی ڕۆژنامە و کتێب بۆ خۆم پەیدا بکەم شوکرانە بژێر بوو. ئەو دەم لە بورسا چەند ڕۆژنامەیەک دەردەچوون گۆڤارێکی هەفتانەشی لێ چاپ دەکرا. نوسخەیەکم لەو گۆڤارەکە پەیدا کرد. هەڵم دایەوە دیتم چەند ئیعلانی ڕەسمی تێدا بڵاو کراوەتەوە.
لەسەر وتارەکەشیدا زۆری ستایشی قایمقام کردبوو. ئەو گۆڤارە شاعیرێک بڵاوی دەکردەوە لە دڵی خۆمدا گوتم هەرچی بێ شاعیر و نووسەر لە قوماشێکن دەردی یەکتر باش دەزانن لەوانەیە بە هەڵەگیر دام بمەزرێنێ یان کارێکی ترم بداتێ هەرچۆنێک بێ یارمەتیم دەدا. ناوی کابرام بیست بوو یەک دوو کتێبیشی بڵاو ببوونەوە پیاو کە بەرهەمی کەسێک دەخوێنێتەوە لە ڕووی نووسینەکانیەوە داوەری لەسەر دەکا ئیتر سوزانێ کابرا خۆی شتێکە و نووسینەکانی شتێکی ترن. هەرچۆنێ بێ تیشکێکی هیوام لە دڵدا پەیدا بوو هەرچۆنێک بێ کارێکم بۆ دەدۆزێتەوە نازانم بۆچی وام بیر دەکردەوە بڕیارمدا بێ لە ڕوودامان هەموو شتێکی بۆ باس بکەم هەرچی بێ شاعیرە و هەستێکی بەهێز و پاکی هەیە. بەو ناو نیشانەی لە گۆڤارەکەدا نووسرا بوو دۆزیمەوە جارێک نا دوو جار سێ جار چووم نەمتوانی زیارەتی جەنابی خاوەن امتیاز بکەم. ڕۆژی سێهەم کابرایەک کە هەم گسگلێدەر بوو هەم دەرکەوان و هەم کاروباری ئۆفیسەکەشی ڕادەپەڕان گوتی شەوێ دێ ئێوارێ وەرە دەیبینی. لیرەیەکی زیوم لە گیرفاندا بوو پاکەتە جگەرەیەکم کڕی و چوومە ئیداری گۆڤارەکە زەنگم لێدا یەکێک دەرگای لێکردمەوە ناوی ئەو شاعیرم پێگوت کە دەمەویست بچمە لای. لە کاتێکدا بەسەر سوورمانەوە سەیری دەکردم گوتی خۆمم چ کارێکت پێمە ناوی خۆمم پێگوت یەقێکی هاتەوە بەر بە شەپڕێوی دەستی لێ هەڵتەکاندم وەرە ژوور. چوومە داڵانەکە دەرگای تون داخست بۆ خۆی پێشم کەوت و چوینە ژوورەکەی کاتێک دانیشتین یەکەم قسەی ئەمە بوو چاکت کرد ئێستا هاتی ئێواران کەس نایەتە ئێرە لەمەدا شانست هەیە کە کەس نازانێ هاتوویە لای من و کارت پێمە. حەپەسام وەک مزی سەرمەدونەی توامەوە نەم دەزانی چ بکەم نەم دەتوانی قسەکەمی پێ بڵێم و نەجوانیش بوو بێ قسەکردن هەستم بڕۆ. جەنابی خاوەن امتیاز گوتی من زۆر مخلیسی جەنابتم هەموو شەوێ نووسینەکانت دەخوێنمەوە زۆرم کەیف بە چاونەترسی و ئازایەتی تۆ دێ. خەریک نەبوو بەو زوانە ئەو قسە پڕ مەرایی و زمان لووسیانەی ببڕێتەوە زۆرم ڕقەستا بوو قسەکەم پێ بڕی و گوتم دوور خراومەوە بۆ ئێرە هاتووم جەنابت کارێکم دەزانم بیستومە تکایەکت لێ دەکەم هیچ کەس نابێ لەو چاو پێکەوتنەی ئێمە ئاگادار بێ نابێ لە لای کەس بڵێ کە من و تۆ یەکترمان دیتووە بۆ هیچ کامێکمان باش نییە. نەم دەزانی چ بکەم و چی جواب بدەمەوە پێم سەیر بوو بە ناڕەحەتی دەستم بردە گیرفان و پاکەتە جگەرەکەم دەرهێنا. لە جیاتی ئەوەی لەو غەریبایەتیەیدا ئەو میوانداریم لێ بکە من جگەرەم وێدا ئەو جگەرەیەکی هەڵگرت و بۆ خۆشم جگەرەیەکم دەرێنا شقارتەم پێ نەبوو من چاوم بۆ شقارتە دەگێڕا ئەویش هەر بە خەیاڵیدا نەدەهات تەنانەت شقارتەکەشی دەرنەهێنا. گوتی ئەم ساڵ لە سەدانەوەتنەوە لە هەڵبژاردندا سەردەکەوم پێت وایە ئەگەر ببمە وەکیل لە پەرلەماندا بە کەڵک نیم. بۆچی دیارە بە کەڵکی باشە کەوا بوو بۆ خۆت دەزانی ئەگەر بزانن پەیوەندیم لەگەڵ تۆ هەیە چەند گرانم لەسەر دەوەستێ. خۆشیەکەیەوە بوو قڕمساخە دەویست بۆشی لە ملدەم ناچار گوتم بەڵێ کەوا بوو تکا دەکەم جەنابەت ئەستەغفیرڵڵا تکا دەکەم جارێکی تر مەیە ئێرە بۆ لای من دەمەوێ هەڵبژێردرێم ئەم قسەیەم زۆر بەڕاستیە. لە کاتێکدا لە ڕقان وەخت بوو بتەقم گوتم زۆر باشە ئەگەر هەڵبژێردرام هەموو شتێک چاک دەبێ ئینشاءڵڵا تکایەکی تریشم لە جەنابەت هەیە فەرموو. بورسا شارێکی چکۆڵەیە لەوانەیە لە شقامی تووشی یەکتر بین تۆ دەبێ خۆم لێ نەناز بکەیت تەنانەت نابێ سڵاویشم لێ بکەیت زۆر باشە نایکەم دەزانی ئەم ڕۆژانە لە هەموو کەس لە بیانون تۆ نابێ وا بنوێنی کە قەت منت دیوە نانەم دیوی ئەگەر هەڵبژێردرێم باشتر نییە بۆچی زۆر باشترە. ئەو جگەرەی بەدەستمەوە بوو و هێشتا شقارتم دەست نەکەوت و پێیداگیرسێنم لە پاکەتەکەم خستەوە هەستام و گوتم زۆر سپاس ببوورە سپاسی بۆ چییە زەحمەتم دای تکات لێ دەکەم ئێمە یەکترمان نەدیوە ئەگەر لە دەریشتێک هەڵنگوین یەکتری ناناسین زۆر باشە خوا حافیز بەخێرچی خوات لەگەڵ. پۆلیس حاکمی ساختە قازی ساختە ئەندازیاری ساختە و پزیشکی ساختە دەگرێ و لە بەندیخانەی تون دەکا بەڵام کەس ناتوانێت شاعیرێکی ساختە بگرێت. شاعیرێک کە دەبێ پێشەموو شتێک کەستێکی پاک و ویژدانێکی ساغی هەبێ ئاوا بە پیسی و ناپاکی لە نێو خەڵکدا دێت و دەچێت کەڵک لە ناوی پاک و پیرۆزی شاعیری وەردەگرێت بە شانازی و سەربەرزیەوە بەڕێدا دەڕوا و شێعر دەڵێ کەسیش ناتوانێت پێی بڵێ پشتی چاوت برۆیە.
هاو نیشتیمان ڕقڕاوەستە. خەڵکی قەدیم زۆر لە خەڵکی ئەم زەمانە بە ویجدانتر بوون. ئەو دەمەگەر یەکێکیان دوورخستدایەوە لانیکەم جیرەیەکی نەمرنە ژیان بۆ دەبڕیەوە. بەڵام ئەمڕۆ کەس بیر لەوە ناکاتەوە کە من دەبێت چۆن خۆم بژێنم. هەفتەی ڕابردوو دوو ڕووکێشەدانی زێڕم هەبوون، دەرمهێنان فرۆشتم و خواردم. ئێستا هیچی فرۆشتنێم نەمابوو. دوو ڕۆژیش بوو زەوادم نەبڕی بوو. بە ڕۆژ دەچوومە کتێبخانەی گشتی، هەم کتێبم دەخوێندەوە و هەم گەرمم دەهاتەوە، بەڵام وەڵامی زگم چۆن دابایەوە. و دوای هەر کارێکیش دەکەوتم، هەر کە دەیانزانی بابایەکی دوورخراوم، حیسابم تەواو بوو. لە برسان وەخت بوو ببورێمەوە، ددانی زێڕیشم نەبوو بیفرۆشم. نەمدەزانی تەکبیرم چییە. بەدەم ئەم فیکر و خەیاڵانەوە لە شەقامێکی قیرتاودا کە بەفر دایپۆشی بوو پیاسەم دەکرد. یەکێک دەستی خستە سەرشانم، پێم وابوو پۆلیسە کشامەوە دواوە. کەچی دیتم یەکێک لە هاوپۆلەکانی سەردەمی قوتابیەتیمە. سڵاو و چاکوچۆنیمان کرد، دەستی گرتم و بردمیە چایخانەیەک. چایخانەکە بە دووکەڵی جگەرە و هەناسەی موشتەریەکان واگەرم داهاتبوو کە حەزم پێدەکرد. مێشکی ئێسقانەکانم کە ببووە سەهۆڵ گەرم بووە. وەختێک چایگەرم لە گەروون دەچووە خوارێ، لە مەعیدە و ڕیخۆڵە بەتاڵەکانمدا هەستم بە ئازارێک دەکرد. لە دڵی خۆمدا خواخوام بوو برادرەکەم بمباتە چێشخانەیەک و ژەمێکم دەرخوارد بدە. وا نوقمیم خەیاڵە بووم کە لە بیرم چۆوە لە کوێم و دەڵێم چی، بێ ئەوەی بزانم برادرەکەم دەڵێ چی. پەیتا وشە و ڕستەی سەیر و سەمەرەم بەزاردا دەهاتم. بەڵێ وانێک لە دنیای خەیاڵدا پێم وابوو لە چێشتخانە دانیشت بووم. تەنانەت جارێکیان بێ اختیار گوتم کە بابی شیشلیک بێنە، جێیەکیشمان دۆڵمە بۆ بێنە. برادرەکەم هەر خەریک بوو، پرسیاری لێ دەکردم. باشە دوایە چی؟ دەبڵێ بزانم. وەڵامم دایەوە نەختێک پڵاو لەگەڵ شلەی فاسوولیا. برادرەکەم بەسەر سوورمانەوە گوتی ئەوە دەڵێ چی؟ هیچ سڵامەتیت. پرسی وەزعی وڵات چۆنە؟ ئاوی کەمتر بێ. برادرەکەم پێکەنی و گوتی هۆشت لەکوێیە؟ دەڵێم وەزعی حیزبەکان چۆنە؟ کەمپوت خۆشا و باشە. برادرەکەم بە دوودڵیەکەوە سەیرێکی سەر تا بە خواری کردم و پرسی بۆچی هاتوویە بورسە؟ لێرە کارت چییە؟ منی قوربەسەر کە هەمیشە ماڵوێرانی ڕاستی و دروستی خۆم بووم، لە سیرێ هەتا پیوازێ هەموو شتێکم بۆ گێڕایەوە. لەپڕ برادرەکەم وەک تووشی ژانەزکێکی سەخت بوو بێ، ڕەنگی پەڕی، دەستی بە سکێوە گرت و گوتی دانیشە ئێستا دێمەوە. ساعتێک لەوێ دانیشتم، دەمگوت چوو بێتە هەر کوێیەک دێتەوە. بۆ دەرمانی برسێتی چایەکی تریشم خواردەوە، بەڵام دۆستەکەم خەبەری نەبوو. لە دڵی خۆمدا گوتم خوایە برسایەتیەکەم بە جەهەنەم، بەڵام ئابڕووم نەچێ، ناکا برادرەکەم وەبەر ئۆتۆمبیل کەوت بێ. لە هاتنەوەی برادرەکەم تەمابڕاو بووم، خەریک بووم بە دوای چارەیەکدا دەگەڕام. بە دڵم داهات وەختێکی چایچێکە سەرقاڵ دەبێ بۆی دەرچم، بەڵام ئەوەش نەدەکرا. بە دوای نەخشەیەکدا دەگەڕام کە ئابڕووی خۆم ڕزگار بکەم، دیتم ناسیاوێکی تر وەژوور کەوت. کە چاوم پێی کەوت، ڕووناکی هیوا لە دڵی دام و بە خۆشحاڵیەوە بانگم کرد. هاتە کنم دەستمان لە نێو دەستی یەکتر ناو، گوتم دانیشە. هەر دانیشت و شاگردەکە لە پێشمێزەکەمان قوت بووەوە. دۆستەکەم گوتی شیر و قاوەیەک بێنە. کاتێکە و شیر و قاوەکەی دەخواردەوە، لە بنەوە تەماشام دەکرد، لە برسان دڵم تێک هەڵدەهات، بێ اختیار لیکاوم بەزاردا دەهاتە خوار. برادرەکەم شیر و قاوەکەی تەواو کرد و گوتی ئەمن لە خزمەت مەرەخەز دەبم. دڵم داخورپا، دەست و پێم بە جۆرێک سست بوون کە نەمتوانی لەگەڵی هەستم. هەرچی کردم زارم هەڵ نەپچڕا بڵێم پارەم نییە حیسابی شیر و قاوەکە بدەم. دۆستەکەم خواحافیزیەکی ساردی کرد و ڕۆیشت. ئێستا دەمتوانی چ بکەم؟ بەدبەختی لە دار و دیوارەوە بۆ من دەباری. ئیتر برسایەتیەکەم لە بیر چوو بووەوە، هەر لە بیری ئەوەدا بووم کە چۆن دەربچم. چۆنە ڕاستیەکەی بە کابرای چایچی بڵێم؟ حتمەن ئابڕوون دەبە. سەگ باب تۆ کە پارەت نییە بۆ هاتوویتە ئێرە. ئێستا هاتووی و چایەکیشت خواردوەتەوە بە جەهەنەم. چای دووهەمت بۆ خواردەوە. کوڕە ئەویش هەر بە دەرەک. ئەو میوانداریە چ بوو کردت؟ لە نەکاو چاوم بە برادرێکم کەوت کە بەبەر چاخانەکەدا تێدەپەڕی، لە پەنجەرەکەمدا و بانگم کرد. هەر لە نێوەڕاستی شەقامەکەوە جوابی دامەوە بە پەلەم دەبێ بڕۆ. بە زۆری هێنامە ژوورێ. دانیشە چایەک بخۆ، کارم هەیە. بە زۆر دامنیشان. چ دەخۆیەوە؟ هیچ، ئێستا قاوم خواردەوە. تخوا ئەگەر شتێک نەخۆی.
مەبەستمەوە بوو شتێکی بۆ بانگ بکەم و پاشان بە بیانووی ئاو دەستخانەوە بۆی دەرچم. برادەرەکەم ڕازی بوو قاوەیەک بخواتەوە. ئەوە بوو بە 4 دانە، بەڵام ئەو زۆر لە من زرینگتر بوو. هەر کە شاگردەکە قاوەکەی لە پێشدانا بە دەستێک قاوەکەی دەخواردەوە و بە دەستەکەی تریشی قۆڵی منی گرت بوو. لە پەستاش زۆرێکی قسە دەکرد کە ناچار بووم جوابی بدەمەوە. وەختێک دواقومی قاوەکەی خواردەوە ڕاست بۆ گوتی زۆر درەنگ بووە. دیتم خەریکە دەڕوا بەرۆکم گرت و گوتم بەخوا ئەوی ڕاست بێ قڕوشێک چییە پێم نییە. چی؟ وەڵڵا بەڕاستیمە، خوا بدگرێ، تۆ کە پارەت نییە بۆچی خەڵکی بانگ دەکەی؟ ئێستا وەختی ئامۆژگاریکردن نییە، دەست بە گیرفانت داکە. بەخوای پارە و مارەم نییە، بۆ خۆشت دەتزانی کەنیمە. برادەکەم لێیدا ڕۆیشت. ڕەنگە باوەڕ نەکەن، بۆ خۆشم باوەڕم نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئاوا بەتەڵەوە ببم. وام گیر خواردبوو کەس نەبوو بتوانێت نەجاتم بدە. لەسەر مێزەکەی تەنیشتم یەکێک لە لاتە مل ئەستورەکان لەگەڵ خەنیمەکانی تاوڵەی دەکرد. هەموو هاوڕێکانی بە مارسیان پێدۆڕاند بوو. لە کاتێکدا زارەکانی لە دەستی وەردەدا داوای خەنیمی دەکرد. کێ خۆی بە مەردی مەیدان دەزانێ بێتە پێش. بەو دەنگە نووساوەمەوە کە دەتگوت وزەوزی مێشولەیە جوابم دایەوە. من ئامادەم. کابرا خێسەیەکی لێکردم و بە تووڕەییەکەوە گوتی تۆ وەرە پێش بزانم فەقیر. لە جێی خۆم ڕاست بوومەوە وەک سنگ لەسەر کورسیەکەی بەرامبەر چەقیم. ئێستا دەردەکەوێ فەقیر کێیە؟ کابرای مل ئەستور قاقا پێکەنی. وا بە پشتەوە داشکایەوە هێندەی نەمابوو کڵاوەکەی لەسەر بکەوێتە خوار. باشە لەسەر چی بکەین؟ لە دڵی خۆمدا گوتم گۆم هەتا قوڵتر بێ مەلەی خۆشترە. با نۆش بێتە سەردەی جوابم دایەوە هەرچی بڵێ. دیار بوو کابرا لەو چاونە ترسی و قسە زلیم نەختێک ترسا. گوتی لەسەر پاکەتێک جگەرە. باشە، من لە جێدا تاوڵم نەدەزانی. تا ئێستا ڕێنەکەوت بوو جارێک بیبەمەوە. لە هەمووشی خراپتر ئەوە بوو لە برسان دووم بە 4 دەدی و 6شم بە بێژ دەخوێندەوە. دەستی یەکەم بە مارسم لێ بردەوە، دەستی دووهەمیش هەروە. خەریک بووین دەستی سێهەم دامەزرێنین کە حەزرەتی خدر فریام کەوت. بۆتان هەڵنایە کە چ ڕووداوێک ڕزگاری کردم لە بورسا دابێکەیە کە لە هیچ شوێنێکی دنیا باو نییە. لە زمانی والی کۆنەوە بۆتە داب هەموو بەیانی و ئێواران دەستەیەک زۆرناژەن لە مەیدانی شار کۆ دەبنەوە و سرودێکی تایبەتی دەڵێن. لەو دەمەوە تا ئێستا تەنانەت تاقە ڕۆژێکیش ئەم دابە تەرک نەکراوە. بەفر بێ و باران بێ و تۆفان و بۆران بێ ئەم سرودە لە کاتی خۆیدا لێ دەدرێت. هەر لەگەڵ دەنگی مۆسیقا بەرز بووە هەر کەس لە هەرجەیەکەیە خەریکی هەر کارێکە دەبێ وەک پەیکەری بەرد لە ڕاست خۆی ڕاوەستێ. عارەبانەچی کە قەمچەکەی بەرز دەکاتەوە و لە هەوادا گوێی لە دەنگی مۆسیقا دەبێ دەستی بە هەواوە ڕادەگرێ هەتا سرودەکە تەواو دەبێت. سەرتاش کە ڕیشی موشتەریەکەی دەتاشێ هەروە دەست ڕادەگرێ. میوە فرۆش دەستی لە ترازۆکەیدا دەمێنێتەوە. ئێمەش خەریک بووین یاریمان دەکرد و خەنیمەکەم زارەکانی لە دەستیدا هەڵدەسوڕاند لە پڕدەنگی مۆسیقای سرودی سربەخۆیی بەرز بووە. یەکێک فنجانی بەدەستەوە بوو، یەکێک چای دەخواردەوە. دیتم وەختی چاکە. بەسپایی هەستامە سەر پێ و تێم تەقاند. چایچی و موشتەریەکان نەیانوێرا نەقسە بکەن و نەپەل ببزێون. بەڵام کەوە دەرکەوتم دەنگی پۆلیسێک لە پشتمەوە بەرز بووە. هاو نیشتیمان ڕق ڕاوەستە. گوتم من لە برسان خۆم لەسەر پێیان ڕاناگرم، لە جیاتی من تۆ ڕق ڕاوەستە. بەم چەشنە سرودی سربەخۆیی فریام کەوت و لەو تنگانەیە ڕزگاری کردم. مامۆستای تایبەتی. شتێکم لە نیگارکێشان دەزانی. لەبەرەوەی ناگوزیری مامۆستای ژیانە و هەموو شتێک فێری بنیادم دەکا، کەوتمە بیری ئەوەی نیگارکێشی بکەم و پارەی نان و ئاوێکی لێ هەڵکڕێنم. هێندێک قوماشی نیگارکێشانم پەیدا کرد بە ڕەنگ و ڕۆن، گوڵ و پەلەوەر و دیمەنی جوان جوانم لەسەر قوماشەکان دەکێشان. قوماشەکان خاوەندوکان دەیدان، ڕەنگ و قەڵەم و فڵچە و کەرەسەکەی تری شەرخۆی کڕی بوونی. تەنیا نیگارکێشانەکە لەسەر من بوو. لە پێشدا کابرای خاوەندوکان بۆ هەر نیگارێک لیرەیەکی دەدامێ. پاشان کە کارەکەم باشتر بوو لە جیاتی ئەوەی زیادی بکا کەمی کردەوە و 70 قڕوشی دەدامێ. دوایی هێنایە سەر 50 قڕوش و ئاخرەکەی گوتی
کاکە دەستت ڕاگرە، ئەمە نان نییە هەموو کەس بیکڕێ. هەفتەی لە 4-5 زیاتر نافرۆشرێ، تۆش ڕۆژی 11-20 دانە دروست دەکەی. ئەو کارەشم پەکی کەوت. فکرم کردەوە چوارچێوەی وێنە و نیگار و تابلۆ دروست بکەم و بیان فرۆشم. ئەمەش دەردی دەرمان نەکردم. فرۆشتنی پیشە دەستیەکان کارێکی گران بوو وە زۆری وەخت دەگرتم. ڕۆژێکیان لە چایخانەیەکی بورسا دانیشت بووم، کابرایەک وەژور کەوت و دەستی بە قسە کرد. بەڕێزان، ئێستا من چەند زۆرە یاریتان بۆ دەکەم کە تا ئێستا لە هیچ کوێیەک نەتان دیوە. پاشانیش دەستی کرد بە جامبازی وە وەستایەتی خۆی نیشانداین. لە پێش چاوی ئێمە پارەی دەشاردەوە، دوایەش پارەشاردراوەکەی وەک مێش و مەگەز لە هەوا دەگرتەوە. گڵۆڵەیەکی دەزوقوتدا و دوایە بە کوونەلوتیدا هێنایەوە. ئاخری لە زاری خۆیدا ئاگری لە زاری خۆیدا هەڵکرد و بە کورتی ماوەی سەعاتێک بەو کارە سەیر و سەمەرانەی نەیهێشت هیچ کەس دەمی وێککەوێتەوە. دوایەش کڵاوەکەی بەدەستەوە گرت و دەستی کرد بە پارە کۆکردنەوە. زۆرم زگ بەخۆم سووتە. ئەگەر منیش دەیەکێکی ئەو تەمەنەی کە بۆ ڕۆشنبیری و هونەر و نووسەری و خوێندن و فێربوون بەختم کردووە، بۆ فێربوونی چەند زۆرە جامبازیەک بەکارم هێنابایە، ئەمڕۆ لانیکەم دەمتوانی لە چاخانەکاندا تۆزێک خەڵکی سەرگەرم کەم و ژیانەکەم دابین بکەم. خوێنەری خۆشەویست، زۆر داوای لێبوردن دەکەم کە بە نووسینی ئەو شتە بێسوودانە وەختی خۆشەویستی تۆتاڵ دەکەم، بەڵام چ بکەم؟ ئەگەر پیا و دەردی خۆی بە کەس نەڵێ دڵی دەتۆقێ. منیش لە تۆ زیاتر کەس شک نابم دەردی دڵی خۆمی بۆ هەڵڕێژم. چوومە لای کتێبفرۆشێکی برادرم، گوتم دەکرێ ئەم ئاگاداریم بۆ بە شوشەی دوکانەکەتەوە بدەی دەرزگوتنەوەی تایبەتی زمانی ئینگلیزی؟ گوتی بە کەڵک نایە. پرسییم بۆچی؟ خەڵک زۆرە، هەرچی دەیبینی بۆتە مامۆستای ئینگلیزی لە دوکانی سەوزی فرۆشەکان، میوەفرۆشەکان، سەرتاشەکان و بەرگدروەکان و ئاگاداریەکیان هەڵواسیوە دەرزگوتنەوەی ئینگلیزی. ئەگەر گوتنەوەی ئینگلیزی هەروە بڕوا، مامۆستایەکان لە قوتابیەکان پتر دەبن. گوتم چ بکەم و چارم نییە. گوتی دەرسی تورکی بڵێوە. ئەم قوتابیانەی ئێمە زمانی زگماکی خۆیان نازانن. پێکەنیم کتێبفرۆشەکە نەختێک نێوچاوانی تێکناو گوتی گاڵتە ناکەم، تۆ ئاگاداریەک بنووسە تورکی کۆن دەڵێینەوە، بزانە چەند قوتابی لێکۆ دەبێتەوە. قسەکەیم بەگوێ کرد. پاش هەفتەیەک 4 قوتابی هاتنە لام. ئەمانە تەمەنیان لە نێوان 9 تا 13 ساڵان بوو. پێم وابوو ئەو لاوانە دێنە لام کە دەیانەوێت کتێبە کۆنەکان بخوێنەوە، کەچی منداڵەکان هاتن. پاشانیش باوکێکات و پرسی تۆ دەرسی قورئانیش دەڵیتەوە؟ ئەمەیانم هەر لە بیر نەبوو. گوتم بەڵێ. کابرا پێشەوەی منداڵەکەی بنێرێت تاقی کردمەوە، قورئانێکی پێبوو لێکی کردەوە و داوای کرد چەند ئاەتێکی بۆ بخوێنم. سەد ڕەحمەت لە قەبرەکەی بێ. بابم بە منداڵی ناچاری دەکردم قورئانی بۆ بخوێنم. خوا عەفوی کات، چاوی کەم حوکم بوون. بۆیە ئەو وەختی کە زۆریش منداڵ بووم، بەیانیان زوو هەڵی دەستان بوو لە بەرشۆقی چرانە و تێچکۆڵەکەمان ناچاری دەکردم قورئان بخوێنم. لە ئەنجامی ئەو چاوەدێری و هاندانەی بابمدا قورئانم لەبەر کرد بوو. نەکەر قورئانم باش دەزانی، بەڵکو لەبەریش دەم خوێند و ماناشم لێ دەدایەوە. ئەو دەم لەو جوو هەستانە و لەو کارەگرانە کەمێک ناڕەحەت دەبووم. هیچ بیرم لەوە نەکردبووە کە ئەم قورئان فێربوونە ڕۆژێک لە ڕۆژان فریام دەکەوێ و لە برسێتی و نەکبەتی نەجاتم دەدا. لە ماوەی هەفتەیەکدا ئەو قوتابیانەی کە بۆ قورئان خوێندن دەهاتن بوونە 8 کەس. هەموو ڕۆژێ بەیانی دەچوومە حەوشەی مزگەوتی گەورە و دەورەی قورئان خوێندنم دەکردەوە. ئەو خەڵکە موسڵمانە کە دەیاندی منداڵەکانیان وا خێرافێری قورئان دەبن، زۆر لە من ڕازی بوون و خەبەریان بە یەکتر دەدا. کارەکەم ڕۆژ بە ڕۆژ برەوی پەیدا دەکرد. وای لێ هات کە نیازم بوو ئەگەر ماوەی دوورخرانەوە کەشم تەواو بێ هەر لە بورسا بمێنمەوە و دەورەی دەرسی قورئان بکەمەوە. بەڵام ئەوانەی هەستیان دەکرد قازانجی خۆیان لە مەترسیدایە و تێگەیشت بوون ئەگەر پێشی من نەگرن دوکانەکەیاندا دەخرێ، جارێکی تر توێکڵە کاڵەکێکیان هاویشتە بەر پێم کە پێش هەموو جێیەک تەپڵی سرم وارزی کەوت. ڕۆژێکیان بەیانی کە دەرسم بە منداڵەکان دەگوت و بە شەوق و زەوقەوە هەموو هەڵەکانیانم ڕاست دەکردەوە، مەئموورێکی مەدەنی و پۆلیسێک هاتنە مزگەوت و بە شێوەیەکی ناشرین و پڕ لە سوکایەتی بردیانم بۆ مرکەز. نازانی ئەو قوتابیە بەسە زمانانە لە هەیبەتان چۆن حەپەسا بوون. زۆریان پێخۆش بوو بزانن مامۆستاکەیان چی کردووە و چ گوناهێکی گەورەی لێ ئاشکرا بووە کە بەو جۆرە ڕاکێشیان کرد.
لە مەرکەز محەقیق زۆر بەتوندی بە گژمدا هات و گوتی: قوڕم ساخ، تۆ دوورخراوەی ئەخلاقت بۆگەنە و ناردویانی بۆ ئێرە تاوەکو کۆمەڵ لە شەڕی تۆ ئاسوودە بێ و بیر و باوەڕی خەڵکی دیکە بە تێکەڵاوی لەگەڵ تۆ ژەهراوی نەبێ. کەچی هاتووی لێرە دوکانت کردوتەوە؟ زۆری لەو جۆرە فەرمایشتانە فەرموو، بەڵام هیچی باسی لەوە نەکرد نانێکی نەمرنەژی لەکوێ پەیدا بکەم. پاشان لە دانیشتنی چاخانەدا بۆم دەرکەوت فەرماندەی پۆلیس پیاوەتیەکی گەورەی لەگەڵ کردووم کە بەو جۆرە لە بەڵایەکی گەورەتری ڕزگار کردووم. ناحەزانی من بە جۆرێک زەینی موسڵمانەکان و باوکی منداڵەکانیان شێواندە بوو کە ئەگەر نەیان بردمایە مەرکەز و مەدرسەکەیان لێ تێک نەدابام، کۆمەڵێکی کەللەوشک بە خۆم و قوتابیەکانمەوە قەتڵ و عامیان دەکردی. گرێوە زۆر خواردم. نامەیەکم لە براکەمەوە پێگەیشت، هەرمە پرسە چۆن نامەیەکی نووسی بوو. زووتر وەرەوە، نازانی چەندم وەڕزی کردووی. گلەیی کردبوو کە بۆچی لە بیری ئەوان دانیم و بۆچی هێندە بێلوتف بووم لە داخان دەستم کرد بە فیتولێدان و گۆرانی گوتن. تازە تێدەگەیشتم کە گۆرانیەکانی ئێمە بۆچی ئەوەندەیان ئای و دلێلێ و ئەمان تێدایە. ئەمانە ڕنگدانەوەی دەرد و ئازارەکانی ئێمەن کە بەم هەرا و هۆریا و هات و هاوارە لە گەرومانە دێنە دەرێ. ئەگەر ئەوانەی لێ دەرکەن چی تێدا نامێنێتەوە. برایەکەم نووسی بووی هیچ نەبێت و 3 ڕۆژ ئیجازە وەرگرە و وەرەوە بزانە ئێمە چۆنی. ئەو کاتەی لە بەندیخانەش بووم نامەیەکی وای بۆ نووسی بووم، نازانم کاکم چۆن بیر دەکاتەوە. ڕەنگە پێی وابێ دەورەی بەندیخانە و دوورخرانەوەی من قوتابخانەیەکی شەو ڕۆژیە. ئەی گەردوون دەست و چاوت خۆش نەبێ، لاوێک کە دەیەوێ بە شەرەف و سەربەرزیەوە بژی ئاوای ژیان پێتاڵ دەکەی. دەستم لە ماڵ و هێلانەی خۆن شتووە، ئیتر هیوایەکیشم بە ژیان نەماوە. دەبێ ڕاوەستم ماوەی دوورخرانەوەکەم تەواو بێ و بچمەوە ئەستەمبول بزانم چۆن دەبێ. نامەی براکەم 2-3 جار خوێندەوە، ئاگرێکم لە دەروون بەربوو هەرمە پرسە. بەڕق و ناڕەحەتیەوە گوتم: تفو هەی، بڕوانە چ بەڵایەکمان بەسەر هاتووە و تووشی چ دەور و زەمانێک بووی. کابرا پێی وایە 3-4 مانگ شتێک نییە، ئیتر سوزانێ هەر دەقیقەی بە ساڵێک دەگوزەرێ. ئەگەر پیاو گیرفانی ئاوەدان بێ ژیان لەو بورسایش خراپ نییە، بەڵام ئەوانەی وەک من لە شەو ڕۆژێکدا تەنانەت ژەمەنانێکیشیان سنگ ناکەوێت تەکبیریان چییە؟ دیسان ناوی خواردن هات و برسیەتەکەم وەبیر هاتەوە. کوڕە ئەگەر بڵێ ئەم زگە شتێکی زۆر بەڵایە، هەرچی بەسەر بنیادەم دێ لەسەر ئەم زگەیە. دیوتانە کەسێک سکی تێر و باخەڵی گەرمە لە هیچ شار و وڵاتێک غەریب نییە؟ پێم وایە ئەمە عیبێکی تێدا نییە کە من بە پانەوە دەنووسم. زگم برسیە. ئەگەر ئەمە عیبێکی تێدا بێت، تاوانەکەی لە ئەستۆی ئەو کەسانەیە کە ئەم چاڵەیان بۆ من هەڵکەندووە. ڕۆیشتمە کۆڵانێک پارەکەی گیرفان ممژمارد، هەمووی 50 قروش بوو. بۆ چەکی کەبابخانەی ئەسکەندەر هەموو شەقامەکەی پڕ کردبوو. بێ ئیختیار دڵم تێکەڵات. ئەی کە ئەم لوتی بنیادەمە چەند سڵێسە. نانێکی قیمەدارم کڕی، چوومە چاخانەیەک دانیشتم. نانەکەم لە گیرفانم نابوو، وردە وردە دەرم دێنا و بە چای شیرنەوە دەم خوارد. بۆ بەدبەختی بەو نانە تێرم نەخوارد، هیچ زیاتریش ئیشتیام کرایەوە. ئازارێکی زۆرم لە مەعیدەمدا هەست پێکرد. مێزەکەی تەنیشتم زۆر شلۆغ بوو. چەند کەسێک باسی زۆر خواردنیان دەکرد و دەیانەویست لەسەر زۆر خواردن گرێو بکەن. یەکی زەلامەیان تێدا بوو کە بە قەڵافەتیدا دیار بوو وەرزشکارە، دەیگوت: لەسەر گرێو 20 کەلانە و 20 تێلکە و کیلۆیەک شەکرلەمە دەخۆم. کاسێتی دووەم دیوی دووەم لەسەر گرێو 20 کەلانە و 20 تێلکە و کیلۆیەک شەکرلەمە دەخۆم. برادرە باریکەڵانەکەی دەیگوت: پێت ناخورێ. دەیخۆم. ئاخر چۆن ئەو هەمووە لە مەعیدەتدا جێی دەبێتەوە؟ جێی دەکەمەوە. ئەگەر نەتخوارد چی؟ لەسەر 50 لیرە کردمان. پارەی خواردنەکە لەسەر کێ؟
ئەگەر خواردت من دەیدەم و نەشت خوارد لەسەر خۆت قبوڵمە. وەختێک پیاو برسێتی پێی وایە ئەوەندە هەر هیچ نییە و دوو هێندەشی پێدەخورێ. کاتێک ناوی خواردنەکانیان دێنا دەتکوت لە پێشمدان راون و دەیان خۆم. تامەکەیانم لە بنی ددانمدا هەست پێ دەکرد. هەستێکی سەیر پاڵی پێوە دەنام خۆی تێڕاکەم و ببمە خەنیمی ئەو قارەمانی زۆر خۆریە. بەڵام لە پڕوەبیرم هاتەوە ئەگەر بۆم نەخورا تەکبیرم چییە؟ بۆ خۆم دەمزانی لە دەستم نایە، بەڵام نازانم چ بەدبەختیەک بەرۆکی گرتم کە لە نەکاو بێ ئیختیار هاوارم کرد. کاکینە من ئامادەم دوو هێندەی ئەو برادرە بخۆم. وەک بۆمبایان لە نێو تەقیبێ هەمویان بێدەنگ بوون و ئاوڕیان دایەوە سەر من. قارەمانی زۆرخۆری کە خەنیمێکی سەرسەختی لە بەرامبەر خۆیدا دەدی چاوی پێدەرپەڕین و ماوەیەک بە حەپەسانەوە سەیری قەد و قەواری منی کرد و بە زمانێکی پڕ لە سەرسوورمان و گاڵتە پێکردن و تانوتەوە گوتی: کوڕی باش، تۆ بە چ قەد و قەڵافەتێکەوە ئەم ئیدعایە دەکەی؟ منیش کە تازە پێوە ببووم و ڕێگای کشانەوەم نەمابوو لە جیاتیەوەی قسەکەی خۆم بخۆمەوە و فیزماڵێکی بدەمێ زۆر بە لە خۆڕادیوی بەرامبەر قارەمانی زۆرخۆری وەستام و گوتم: ئەگەر قاوەڵتیم نەکرد بایە سێ ئەوەندەشم دەخوارد، بەڵام بەیانی دوو قاپ شۆربا و سێ دانە سەر و پێم خواردووە و ئێستا نەختێک بەری دڵم گیراوە. هێندەی نەمابوو چاویان دەرپەڕن. ئاخر ئەو شتانەی من ئیدعام دەکرد دەیان خۆم چی وایان لە نیوەی قورسایی خۆم کەمتر نەبوو. بەڵام من ئەوەندە قایمم قسە دەکرد کە هەمویان سەریان سوورما و بەرەبەرە خەریک بوون بکشێنەوە. بۆ خۆشم لەو هەموو چاوەڕاوە ناڕەحەت بوو. بەشی زۆریش لەوە دەترسام کە پەشیمان ببنەوە. بۆیە بۆ ئەوەی زیاتر هانیان بدەم گوتم: ئەگەر نەم خوارد 500 لیرە دەدەم و ئەگەر خواردیشم پارەم لێتان ناوێ، بەڵام بە مەرجێک. چ مەرجێک؟ 40 شوشە لیمۆنادیشیان لەگەڵ بخۆمەوە. قارەمانی زۆرخۆری زیاتر خۆی پێڕانەگیرا و نەڕاندی. هەی نەحلەت لە بابی پیاوی درۆزن، 40 شوشە لیمۆناد لە کوپە بکەی دەتەقێ. یەکی دیکەشیان جنێوێکی ئاوداری حەواڵەی پیاوی درۆزن کرد. بانگمان کرد لە پێشدا 40 کەلانەیان لە سینیەکی گەورەدا هێنا و لە پێشیان دانام. بەربوومە کەلانەکان. کەلانەی یەکەم بە ئیشتیاوە خوارد. لە دووهەمیشدا ئیشتیان باش بوو. بۆ سەری سێیەم مەعیدەم نەیبرد. شوشە لیمۆنادێکم کردەوە و هەڵمدا. نەختێک مەعیدەم کرایەوە. کەلانەی چوارەم هەر پارویەکم بۆ لێخورا و ئیتر مەعیدەم هیچی تری نەبرد. گوتم: کوڕینە ئەم کەلانانە زۆر چەورن، قیمەیان زۆر تێکراوە. کاتێک دووهەم لیمۆنادم خواردەوە پارویەکی تریشم لە کەلانەکە خوارد، ئیتر هێندەی نەما بوو بخشێمەوە. گوتم: برایان، ڕۆنی ئەم کەلانانە خراپە، من ئەوەندەش کەم خۆراک نیم. جاران دوو کەلانەی وام دەکردنە پارویەک، بەڵام ئەمانە ناخورێن. ئەو کەلانانەی لە پێشمدان رابوون لە پێش چاوم بووبوونە کێوێک. هەر پارویەک لە زارمدا بە قەدەر گابەردێک گەورە بوو. گوتم: ڕۆنەکەیان خراپە، پێم وایە لە پیوێ دروست کراون. هەمووان دایانە فیشقەی پێکەنین. گوتم: براینە قسەی خۆم وەردەگرمەوە. قارەمانی زۆرخۆری قەڵەمبازێکی دا و دوایە بە قەو گوتی: 500 لیرەکە دەرێنە بزانم. دەستم کرد بە پشکنینی گیرفانەکانم و گوتم: ئەی بۆ خاتری خوا، جزدانی پارەکەم پێ نەماوە، ناکا گیرفانیان بڕیبم. ئەم فێڵ و تەڵەکانەی ناوێ، ئێمە لەو سەرەوە دێینەوە. خوێنەری خۆشەویست، لە کورتی دەیبڕمەوە. ئەگەر بۆت نەچوە سەر یەک ئەنجامی ئەم داستانە بەکوێ دەگا، هەر ئەوەندە بزانی بەسە کە ئەوەندەم لێدان خوارد بۆ یەکەم جار لە ژیانمدا 48 ساعت لە جێدا کەوتم و نەمتوانی لە جێی خۆم ببزوم. بەخۆم نەزانی بەسەریان دادام. شەوێکیان لە ژوورە سارد و سڕەکەی وتێلدا دانیشت بووم. دەچوومە نێو جێگاکەم بۆ وەی گەرمم بێتەوە. دڵم تەنگ دەبوو، دەشهاتمە دەر لەسەرمان هەڵدەلەرزی. لە دڵی خۆمدا گوتم: چەند خۆش بوو هەتا ماوەی دوورخرانەوەکەم تەواو دەبوو، خەوم لێکەوت بایە. ئەو دەم وە خەبەریان هێنا بام، خوایە گیان چ دەبوو ئەگەر تەواوی ماوەی دوورخرانەوەکەم لە خەو دابام. خوا تەماشا کارەکان چەند پێچەوانن. ئەو وەختەی دەمخوێند و تەنانەت پێش دوورخرانەوەکەشم کە شەوانە شتم دەنووسی بە جۆرێک خەو بەلای دێنام کە ناچار دەبووم چەند جار نوکە دەرزی لە لەشی خۆم ڕابکەم. بەڵام ئێستا کە هیچ کارم نییە و خواخوامە شەو ڕۆژ بنووم، خەو لەلام باری کردووە. لەو فکرانەدا بووم و لەسەرمانیش ددانم نەدەگرت. بەسپایی لە دەرگایاندا
نەمدەزانی کێیە، هەر کەس هەیە بەخێر بێ، خۆ ئێمە بە میوان قەڵس نین. بە دەنگێکی بەرز گوتم: فەرموو. پیاوێکی قەڵە و کورتە باڵا لە تەمەنی خۆمداوە ژوور کەوت. سەر و سیمایی ئاشنا دیار بوو، بەڵام هەرچی کردم و بیرم نەهاتەوە لە کوێم دیوە. کتێبفرۆشێکی ئاشنام ناونیشانی منی دابوویە، ناوی خۆی پێگوتم. یەکێک لە لایەنگرانی من بوو، هەموو بەرهەمەکانی منی خوێندبووەوە و لە ڕووی نووسینەکانمەوە پڕ بەدڵ عاشقم ببوو. چەندین ساڵ گەورەترین ئارزوویەوە بوو کە لە نزیکەوە بمبینێ. فکری لێ بکەنەوە نووسەرێک کە لەسەر نووسینەکانی دوورخراوەتەوە ئێستا لە شوێنی دوورخرانەوەکەی دەبینێ یەکێک کە بەرهەمەکانی خوێندوتەوە ئاوا ئاشقانە خۆشی دەبێ، چەندەی پێخۆش دەبێ. ئەو خۆشەی ئەو ڕۆژە هاتە دڵمەوە قەت لە گێڕانەوە نایە. بە کورتی ئەو شەو چەند دانیشتێکی ترکە لەگەڵ ئەو دۆستە ڕاستەقینەم بەسەر برد. لەو ماوەی دوورخرانەوەمدا نوختەیەکی ڕووناک و بیرەوەریەکی شیرینە کە هەرگیز لە بیرم ناچێتەوە لە نێو قسەکانمدا گوتی: پێم وایە جەنابتم لە جێگایەک دیوە. گوتم: وەڵڵا سیمای تۆش بۆ من زۆر ئاشنایە. یەک لێرە یەک لەوێ بۆ هاوپۆل دەرنەچوین. نزیکەی 20 ساڵ پێشتر لە پۆلێکدا پێکەوە خوێندبوومان. کەوتینە باسی بیرەوەریەکانی ئەو سەردەمە. میوانەکەم گوتی: تۆ هەر ئەو دەم لە ئەدەبدا بێوێنە بووی و هیچ کەس لێوەشاوەیی تۆی نەبوو. ئەو دۆستە تازەیەم ئەوەندە بە خۆشەویستی و میهرەبانیەوە قسەی دەکرد دەتگوت لەگەڵ یەکێک لە گەورە پیاوانی وڵات یان یەکێک لە پێشەوایانی ئاین قسە دەکا. ئەو برادرە خۆشەویستەم لە یەکێک لە ماڵەکانی بورسا کە کەوتبووە سەر ڕووبار و دیمەنگایەکی زۆر جوانی هەبوو ژوورێکی بۆ بەکرێ گرتم و لە ئوتێلەوە گواستمەوە بۆ ئەو ماڵە. لەبەرەوەی زۆرم چاپێ خۆش بوو، کتریەک و پەرەمێزێکیشی بۆ کڕیم و نەختێک پارەشی دامێ. پەرەمێزەکە بە گاز هەڵدەکرا. ژوورێکی ژیکەڵە و جێوبانێکی گەرمم هەبوو و هەرزانترینیش دەژیان. بەڵام چۆن برادەرەکەم هەر بە 2-3 شەو جارێک بە خۆی و پاکەتێک خەند و چاوە دەهاتە لام. چەند دەقیقەیەک پێکەوەدا دەنیشتین، چامان دەخواردەوە و بیرەوەریە کۆنەکانمان بۆ یەکتر باز دەکرد. برادەرەکەم ژن و ماڵی هەبوو، شەوێکیان دانیشتی بووین، چامان دەخواردەوە و قسەمان دەکرد. لەسەر پلیکانەکان دەنگەدەنگێک هات. تاویسمان هەستیم زانین چ باسە. دەرگای ژوورەکە کرایەوە. ژنێکی کەڵەگەتی ڕەقەڵە کە ئاگری لە چاوان دەباریوە ژوور کەوت و دەستی کرد بە جنێودان و قسەی سووک بە برادەرەکەم. ئەو ژنە خێزانی برادەرەکەم بوو. ژنێکی نەجیب و خانەدان دیار بوو، بەڵام قسەی وازێ و ناشرینی دەکردن کە پیا و باوەڕی نەدەکرد. کەوتبوومە حاڵەتێکی سەیرەوە. تف لەو شانسە. ئێستا لەگەڵ ئەم ژن و مێردە تەکبیرم چییە؟ هەوڵم دا ژنەکە نەختێک ئارام بکەمەوە. خاتوونی بەڕێست کات لێ دەکەم. ژنە نەیهێشت قسەکەم تەواوکەم قیژاندی: تۆ بێدەنگ بە قسە نەکەی. خوایە گیان، ئەمە چ بەدبەختیەکە. تازە خەریک بوو نەختێک ژیانم سەر و سامان پەیدا بکە. نازانم ئەو ژنە لەکوێ زانی بووی مێردەکەی ژووری بۆ گرتووم و یارمەتیم دەدا. تخوا تەماشا بەڵای چۆنم بەسەردێ. ژنەکە وەک فەرماندەرێک بەسەر مێردەکەیدا نەڕاندی. هەستەوە پێشم کەوە بچینەوە ماڵێ. زیاتر لە خۆم بۆ برادەرەکەم ناڕەحەت بووم. دیسان هەوڵمدا ژنەکە ئارام بکەمەوە. نەمدەویست لەسەر من ژیانیان لێ تێک بچێ، بەڵام چما خانم لە کەری شەیتان دەهاتە خوارێ. برادەرەکەم گوتی: خاتوونی بەڕێز، من کارم بەو دۆستە لە مێژینەمە، ناتوانم ئێستا بێمەوە. ژنەکە زۆر بە سوکایەتیەوە جوابی دایەوە: کارت هەیە نییە چاوت دەرێ، یاڵڵاوە پێشم کەوە بە خۆڕایی قسەی قۆڕ مەکە. تۆ بڕۆ دوایە دێمەوە. نابێت دەبێ پێکەوە بچینەوە و جارێکی دیکەش حەقت نییە بێەوە ئێرە. وەختێک برادەرەکەم گەیشتە ئێسکانێ و بڕیاریدا لە بەرامبەر ژنەکەیدا تەسلیم نەبێ. ژنە ئاخرین چەکی وە کارخست و لە پرمەی گریانیدا وا بە سۆز دەگریا دەتگوت منداڵی مردووە. بە گریانەوە گوتی: یا ئەو یا من. ئێستا ئەرکی من گەورەتر ببوو. لەلایەک بە ژنەکەم دەگوت: خاتوونی بەڕێز، کات لێ دەکەم بێدەنگ بە. لەلایەکی تریش لەبەر برادەرەکەم دەپاڕامەوە: بیکە بە خاتری خوا هەستە بڕۆ، هەستە لەسەر من ژیانی خۆت تێک مەدە. زۆر بەوە ناڕەحەت بووم کە خەریک بوو ژن و مێردێک بەهۆی منەوە هێلانەیان لێ تێک بچێ. ویستم ڕاستوە بم و خۆم بەسەر پێڵاوی ژنەکەدا بخەم و داوای لێبوردنی لێ بکەم، بەڵام بێسوود بوو. ژنەکە منی هەر بە بنیادەم نەدەزانی. برادەرەکەم وەجان هات و نەڕاندی: یاڵڵا بڕۆ ماڵێ ئەگینا. ژنەکە کە دیتی شەبکەتون کاسێتی سێیەم دیوی یەکەم پیانویەکیشی هەبوو. ئەوەندەی کتێب و خرت و پرت لەسەر هەڵڕشت بوو کەسنەی دەزانی پیانویە.
ئەو جەنابی دکتۆرە عیبێکی گەورەشیەوە بوو کە قسەکردنی وەک هەموو زمانێک دەچوو وەک تورکی نەبێ. بێجگە لە ژمارە و فیعلەکان لە نێو قسەکانیدا تاق خوشەی تورکی بەرگوێ دەکەوتن لەبەرەوە کەم کەس لە قسەکانی حاڵی دەبوو. هۆی ئاشنایەتیەکەشی لەگەڵ دوو بابای دوورخراوەی وەک ئێمە هەر ئەوە بوو چونکە ئێمە زمانی عەرەبی و فارسی و پنتۆ و ئینگلیزی و فەڕەنسەییمان دەزانی لە قسەکانی حاڵی دەبووین. ئەگەر جاروباریش لە قسەکانی حاڵی نەبووایین لە کتێبی فەرهەنگدا دەماندۆزیەوە. جەنابی دکتۆر کردداری کردنی بەکار نەدەهێنا و لە جیاتی ئەو فەرموون یان ئەنجامدانی بەکاردێنە. بۆ نمونە دەیگوت ئارەق مەیل نافەرمون یاخود تکات لێ ئەنجام دەدەم، لەگەڵەوەدا کە بۆ خۆی لە 15 شێعر زیاتری لەبەر نەبوو، هەر کاتێک دەچوینە لای ناچاری دەکردین بە قەت 4 دیوانی شێعری بۆ بخوێنینەوە. لە مێژوویە دەبیش تەنیا ناوی فزوونی، باکی، نەدیم و نەفی دەزانی و هەمیشە حکمی دەکرد شێعری ئەو مامۆستا گەورانەی بۆ بخوێنینەوە. وەختێک شێعریشمان بۆ دەخوێندەوە قیافەیەکی دەگرت کە ئێستاش پاشی چەندین ساڵ هەر کاتێک وە بیرم دێتەوە پێکەنینم دێ. جەنابی دکتۆر بۆ هەر شێعرێک کە بۆمان دەخوێندەوە پێکێک ئارەقی پاداش دەداینێ. پاشانیش بۆەوەی زانایی خۆی دەربخا دەیپرسی ئەم شێعرە موسەفایە، هی نەدیم شاعری بە قیمەت و پایەبەرز نییە؟ نەخەیر هی عارف حکمەتە. جەنابی دکتۆر بۆ پوش بەسەرکردنی مەسەلەکە پێکێکی تریشی ئارەق بۆ تێدەکردی. ئیلتیفات بفەرمون، نۆشی جانی بفەرمون. جەنابی دکتۆر هەرچەندە ئارەقەکەی باش بوو، خواردنەکانی زۆر بێتام بوون، لەوێش ناچار بووین ئارەقەکە بە بەتاڵی بخۆینەوە. تەنیا وەختێک کە لە برسان زگمان قۆڕەقۆڕی وێ دەکەوت شتێکمان لە خۆراکەکانی دکتۆر دەخوارد. جەنابی دکتۆر عیبێکی تریشی هەبوو، پێکی یەکەم و دووهەم و سێهەمی دەخواردەوە نەدەگەیشتە چوارەم پێک کە سەرخۆش دەبوو. وەختێک سەرخۆشیش دەبوو بە فەوجێک سەرباز باشاری نەدەکرا. تاوی دەدا وێڵۆن و دەستی دەکرد بە لێدانی ئیتر دوژمن لە ماڵێت ناومێت بێ. منێک کە لە ژیانمدا ئەو هەموو کوێرەوەریەم چەشتووە و ئەو هەموو ناڕەحەتیم دیوە، بە وێڵون لێدانەکەی وەجان دەهاتم جا دەبێ خەڵکی تر چۆن بوو بێ. لە ترسی ئەو وێڵون لێدانەی دکتۆر هەتا ناچار نەباین و برسایەتی تینی بۆ نەهێنا باین سەرمان نەدەدا. هەر وەختێکیش لە ماڵەکەی وە دەردەکەوتین هەستم دەکرد 40 ساڵ پیرتر بووم. ئەو دۆستە هونەرمەندەمان سەربارەی ئەو هونەرانەی دەیویست ببێتە وەکیلیش. دیارەم ڕۆژانە هەر کەس ببینی حەز دەکا ببێتە وەکیل. ئەگەر هەموو پاڵێوراوەکان بە ئارەزووی خۆیان گەیشتبان، دەبوو پارلەمان ئەوەندە گەورە بکرێ کە بەشی نیوەی خەڵکی وڵات بکە. خۆ زۆریش خراپ نەدەبوو. نفوسی وڵات دەبووە دوو بەش، نیوەیان وەکیل دەبوون و نیوەکەی تریشیان وەکیلگر، و هەر وەکیلەی لانی کەم وەکیل گرێکی دەبوو. ئێمە هەموو جارێ بەڵێنی هاوکاریمان پێدەدا و قەرار و مەدارمان دادەنا کە هەردووکمان دەنگی بۆ دەدەین. پێتان وانە بێت درۆمان لەگەڵ دەکرد؟ نا، لە قوڵایی دڵەوە ئەو بەڵێنەمان پێدەدا. خۆ تا ئێستا لە هیچ کوێیەک دەنگی ئێمە حساب نەکراوە. با نۆش بێتە سەردەی. هیچ نەبێم دکتۆرە 15 شێو و نیوەڕۆی داوینێ و لەو بارەوە حەقێکی گەورەی لەسەر ئێمە هەیە. بەڵام هەر وەختێک دکتۆر وێڵۆنی لێدەدا هێندە ناڕەحەت دەبووم، قەول و قەرارەکەم لە بیر دەچووەوە و لە دەنگ بۆدانەکەی پەشیمان دەبوومەوە. تەنانەت بڕیارم دەدا جارێکی تر نەچمەوە ماڵی دکتۆر، بەڵام کە برسێتی تینی دێنا بێ ئیختیار لەگەڵ برادەرەکەم ملی ڕێگام دەگرت بۆ خزمەت دکتۆر. ڕاستە کە گوتویانە هەرچی بەسەر بنیادەم دێ یان لەسەر زمانەتی یان بۆزی. حەزرەتی خدر فریامان کەوت. یەکی تر لە ئاشنایەکانی بورسام لاوێک بوو کە زگما خۆی بە هونەرمەند و ئەدیب و شاعیر دەزانی. جاخۆتان بیری لێ بکەنەوە لەو بورسای وا گەورەدا ئێمە چ جۆرە ئاشنایەکمان لێ پەیدا دەبوون. ئەویان بە ناوی داستان نووس بە من ناساند. هێشتا دەورەی ناوەندی تەواو نەکرد و بەڵام ئەقڵی بستێک لەسەری بەرەو ژوورتر دەفڕی. پاشەوەی دووسێ قسەمان پێکەوە کرد، ڕاست و ڕەوان گوتی من کارەکانی تۆم هیچ بەدڵ نییە، ئەو بەرهەمانەی تۆ هیچ شێوازێکیان نییە. وەڵامم دایەوە ڕەنگە وابێ. پاشەوەی منی باششێلا بەربۆگیانی ئەوانی تر و بەبێ هیچ گیر و گرفت و دەردەسەریەک و هەروە بەسەری زمانی هەموو و سەر و شاعیرەکانی وڵاتی
لە پیر و لاو و ڕووناکبیر و کۆنەپەرست و نوێخواز و پێشڕە و بە هیچ دانە. لێم پرسی تۆ چی دەخوێنیەوە؟ چ هەیە بیخوێنمەوە؟ حەیفە پیاو وەختی خۆی بە خوێندنەوەی ئەو شتە بێسەروبەرانەوە بەفی ڕۆبدا، بەرهەمی هیچ کام لە نووسەر و شاعیرەکانمان کەڵکی خوێندنەوەیان نییە. ڕۆژەکانی پێشدا پێم وابوو بەڕاستی شتێکە و هێندێ شتی خوێندوتەوە و لە چاپەمەنی ئێرەدا چەند بەرهەمێکی بڵاو کردوتەوە کەوتمە پرسیاران. بەڵکو نمونەی بەرهەمەکانی پەیدا بکەم و کارەکەی بینم، بەڵام هیچم دەست نەکەوت داوام لە خۆی کرد کە نمونەیەکی بەرهەمەکانیم بۆ بخوێنێتەوە. دەتگوت خەڵاتی نۆبلی وەرگرتووە، نەختێک نێوچاوانی تێک ناوگوتی حەیف نییە پیاو بۆ ئەو خەڵکەشت بنووسێ؟ ڕاستە، بەڵام مەبەستم ئەوەیە نمونەیەکی ئەو بەرهەمانم بۆ بخوێنیتەوە کە تۆ نووسیوتن و خەڵک تێیان نەگەیشتووە. من تا ئێستا هیچم نەنووسیوە. گوتم تۆ کە هێشتا هیچت نەکردووە، چۆن لەوە دڵنیای کە نووسینەکانی تۆ شاکارن و هی خەڵکی تر پەسند ناکەی؟ بەڵام ئەو گوێی لەو جۆرە قسانە نەبوو. نووسەریەتی بە بەهرەیەکی خوایی دەزانێ و لەو باوەڕەدا بوو کە خوا ئەو بەهرەی لە دنیادا تەنیا بە چەند کەسێک بەخشیوە کە یەکێکیان حەزرەتی جەنابەتی. بۆ نمونە چەند شاعیر و نووسەرێکی بێگانەی بۆ هەڵدام کە نەچوونە قوتابخانە و مامۆستایان نەدیوە و کاری زۆر گەورەشیان کردووە. گوتم کاکی خۆم، ئەوێ ئەمریکا، ئەو جێی ناویان ناوە نیویۆرک، ئەگەر دەست لە گیرفانت ڕاکەی و بە شەقامەکاندا بگەڕێی و سەیری خانوبەرەکان بکەی، چاو و گوێت پڕ دەبن لە زانیاری. بەڵام لەم بورسایە ئەگەر 100 ساڵ لە شەقامەکاندا غارغارێن بکەی، چ فێر دەبی؟ هەر کاتێک بۆ بیرم دێتەوە کە چەند سەعاتم وەختی خۆم لەگەڵ ئەو کوڕە شێت و شوورە بەسەر بردووە، ڕقم هەڵدەستێ و لەو کارە گەوجانەیەی خۆم ناڕەحەت دەبم. بەڵام ئەگەر باش بیری لێ بکەنەوە، زۆریشم خەتا نەبوو. لە شارێکی غەریبایەتیدا و بەبێ هاودەم و هاوڕاست پیاو حازرە دۆستایەتی کەسانی زۆر لەو گەوجتریش بکە. پاش ماوەیەکی زۆر ڕۆژێکیان ئەو لاوە داستانێکی کە نووسی بووی بۆی هێنام بیخوێنمەوە. بۆ بەیانی پرسی داستانەکەم چۆن بوو؟ گوتم وەختێک مەبەستەکە دێتەوە سەری دێر دەبێ بە خەتی درشت بنووسی. شانێکی هەڵتەکاند و گوتی ئەو جۆرە قەید و بەندانەی بۆ چییە؟ بۆچی دەبێ ئێمە خۆمان بکەینە دیلی ئەو قانونە پڕوپوچانە؟ گوتم کاکی برای، هەر وەک ئاسنگەری، مزگەری و ڕادیۆسازی و هەموو هونەر و پیشەیەک قاعدە و قانونێکی هەیە، لە کاری نووسینیشدا ڕێو شوێنێک هەیە کە دەبێ ڕەچاو بکرێت. لەم قسانە گەڕێ، من چۆنێکی پێم خۆش بێ وا دەنووسم. دەتوانی، لە وڵاتی ئێمەدا ئازادی هەیە، هەر کەس چۆنی پێخۆش بێت دەتوانێت بنووسێ. بەڵام ئەگەر بتەوێت ڕێو شوێنی نووسین ڕەچاو بکەی، دەبێ خۆت زەحمەت بدەیت، ڕێو شوێنەکە فێربی. تەنانەت لە بەرچاوگرتنی نیشانەکانی لە داستان نووسیندا زۆر گرنگە. بەگاڵتەوە سەرێکی لێ ڕاوەشاندم، ئێوە چەند مرۆڤێکی مەکینەیین. من تەواوی ئەو قانونانە دەخەمە ژێر قۆندەرەکەم و تف لە هەمویان دەکەم، ئەمانە ئیتر کۆن بوون. گوتم نوکتە و ئیشارەکانیش غەڵەتن، تۆ دەڵێی نیگارت کێشاوە. وێرگول فاریزە و نوختەکانت لە هەر کوێیەک کەیفت لێبووە داناون. ئاخر ئەم نیشانانە بۆ خوێنەر هەر یەکەی مانایەکیان هەیە، تۆ چۆن هەمویانت وەلاناوە؟ گوتی هیچ کەس لە نووسینەکانی من ناگا. سرم ڕاوەشاند و لە دڵی خۆمدا گوتم ڕاست دەکەی، هیچ کەس سەر لە نووسینەکانی تۆ دەرناکە. ئەو دۆستە دیبوزانایم هونەرێکی تریشی هەبوو. ئەو دەم نەخۆشیەکی گەورەی ئەخلاقی تووشی هێندێ لە لاوان ببوو. هەر کە بوڵێڵی ئێوارێدا دەهات، پەیژەیەکی کورت و تەنافێکی سەر بە قولاپیان هەڵدەگرت و بەرەڵای کوچە و کۆڵانان دەبوون. لە هەر ماڵێک کەستیان کردبا دەنگ و باسێک هەیە، لە دیوارەکانەوە یان لە دارەکانی شەقامەوە یان لەسەر دارتەلەکانەوە خۆیان دەگەیاندە پشت پەنجەرەی ژوورەکان و سەریان پێدا دەگرت. زۆریان لەسەر دار و دیوارەکانەوە بەر ببوونەوە نوقستان ببوون. هێندێکیش لەسەر دارتەلەکان کارەبالەی دابوون و کوشتبوونی. بەو حاڵەش دەستیان هەڵ نەدەگرت و ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان پتر دەبوو. وردە وردە نەکەرلاوەکان بەڵکو پیاوانی وەنێوکەوتو و خاوەن ژن و منداڵیش تەنانەت هێندێک کەسی ناسرا و سەربەدەرەوەش دووچاری ئەو نەخۆشیە ئەخلاقیە بوون. بەڵێ ئەو دۆستە دیبەمان ئەو نەخۆشیەی لەگەڵ بوو. داستانی سەیر و سەمەرەی لەو شەوگەڕی و بن پەنجەرە پشکنینانە بۆ دەگێڕاینەوە. خۆشیەکەی ئەوە بوو زۆر جاریش داوای لە ئێمە دەکرد کە لەگەڵی بچین و لەو شەوگەڕێدا بەشدار بین.
بە پێشنیارەکەی پێکەنینم دەهات. ئێمە تاوانباری سیاسین. ئێستا ئەگەر پۆلیس لەسەر دار و لەسەر دیوار و پشتپەنجەرەی خەڵکی بمان بینێ چه هەنگامەیەک بەرپا دەبێت. ئەگەر بڵین هاتووینە گەڕان و هەواگۆڕین چیمان جواب دەداتەوە. خۆ ئەگەر بشڵێین دەمانەویست ڕابکەینەوە تەکلیفمان ڕوونە. ئەو ڕۆژانە زۆرم هەوڵ دەدا ئەو ئەدی بەلاوە تێبگێنم کە مەکارێکی باش نییە، بەڵام ئەو گوێی لەو جۆرە قسانە نەبوو. بۆیە دەستم لە دۆستایەتی و هاتوچۆکردنی هەڵگرت. شەوێکی ساردی زستان من و برادرە دوورخراوەکەم لە قوشبنێکی ژوورەکەماندا ڕاکشا بووین و لە سەرمان و لە برسان وەک مێژۆکەت هەڵدەلەرزین. قەندمان نەمابوو، پارەمان نەبوو نەوتی پێ بکڕین. چاومان لە پەنجەرەکە بڕی بوو بزانین کەنگێ ڕۆژ دەبێتەوە. هیچ نەبێ سەرێکی دکتۆری نەخۆشی ژنان بدەین و بە خوێندنەوەی چەند شێعرێک ژەمەنانێک و دووسێ پێک ئارەقی لێبستێنین. برادەرەکەم زۆر ناڕەحەت بوو وە سکاڵای بەدبەختی و ڕۆژڕەشی خۆی دەکرد. گوتم هەوڵ بدە خەوت لێ بکەوێ، پیاو کەنووس تەس بە برسێتی ناکە. دۆستەکەم پێکەنینێکی تاڵی هاتیێ و ددانی دەچیڕەوە برد پیاوی برسی چۆن خەوی لێ دەکەوێت. بۆ ئەوەی ناڕەحەتیەکەی نەمێنێ بەگاڵتەوە گوتم بخەوە بەڵکو حەزرەتی خدر لە خەو بێ، بخەوە بەڵکو حەزرەتی خدرت لە خەو بێ. بە ناڵینەوە گوتی ئەی حەزرەتی خدر وەرە و پیاوەتی بکە لە هاوارمان وەرە. حەزرەتی خدر ئەگەر ئێستا لە هاوارمان نەیەی چ ڕۆژێک بە کەڵکی ئێمە دەی. نیوە شەو بوو دەردی خۆم لەلایەک و ڕێنەی برادەرەکەشم لەلایەک زیاتر ناڕەحەتیان دەکردم. گوتم دەبخەوە قسەمەکە با خەوت لێ بکەوێ. ئاخر با بە چۆن بخەوم؟ لەسەرمان و لە برسان خەوم لێ ناکەوێ. گوتم بڕۆ شوکری خوا بکە، هیچ نەبێ ژوورێکمان هەیە و لە ژێر میچێکدا خەوتوین. ئێستا ئەگەر بوومە لەرزەیەک بێ و میچەکەشمان بەسەردا بڕوخێ قوڕی کوێ بکەین بەسەردا. برادەرەکەم قاقا پێکەنی. لەو پێکەنینەماندا لە پڕ لە دەرگایاندا هەردووکمان لە سەرمان سوورمە. بێ اختیار هاوارم کرد بەو نیوەشەوە کێ لە دەرگا دەدا. برادەرەکەم سەرێکی لە بن لێفکەی وە دەرنا و پرسی پێت وایە کێیە؟ بە پێکەنینەوە گوتم حتمەن حەزرەتی خدرە هاتۆتە فریامان. ئێمە ئەو شانسەمان نییە، ڕەنگە عیزرائیل بێ. ئەوەی لە پشت دەرگا بوو زۆری پەلە دەکرد و بێپسانەوە لە دەرگای دەدا. لە پلیکانەکان هاتمە خوار و دەرگاکەم کردەوە. پێتان وایە کێ بوو؟ هەمان شاعیری شەوگەڕ بوو. سڵاوی کرد و بێ ئەوەی خوڵقی بکەم هاتە ژوور. چووینە سەرێ برادەرەکەم کە چاوی پێکەوت گوتی وەختێکی باش هاتووی، ئێمە خەومان لێ ناکەوێ و ئامادەین بچینە سەردیوار و پشتپەنجەرەی خەڵک. شاعیری لاو پاکەتێکی بەدەستەوە بوو بۆی ڕاداشتم کێکم بۆ هێناون. برادەرەکەم لە خۆشیان پێکەنینێکی درێژی بۆ کرد و گوتی دیوتە حەزرەتی خدر چۆن دێ؟ دۆستە شاعیرەکەمان باوەڕی بە قسەی برادەرەکەم کردبوو، پێی چەقاندبوو کە سێ بەسێ بچینە شەوگەڕ. بەڵام ئێمە هەموو فکر و خەیاڵمان ئەوە بوو کە ئەومان لە کۆڵ بێتەوە و بەربینە کێکەکە. سەرنجام شاعری لاو سەری سوک کردین و ڕۆیشت. ئێمەش وەک لە قاتی ڕزگارمان بوو بێ پەلاماری کێکەکەماندا. کاتێک پاروی چوارەمم خستە دەمەوە بۆنێکی تایبەتیم لێ کرد. لە برادەرەکەمم پرسی ئەم بۆنە چییە؟ ئەرێ بەڕاست وا بزانم بۆنێکی لێ دێ. نا بابە بخۆ پێت خۆش دەبێت. پاروی چوارەمیشمان خواردەم. جارە برادەرەکەم گوتی ئەرێ بەڕاست تامێکی تایبەتیشی هەیە. ئێستا نۆرەی من بوو ڕەخنەی لێ بگرم. گوتم خۆت لێ گۆڕاوە، بەو نیوەشەوە حەزرەتی خدر کێکی بۆ ناردوین، ئێستا عیبی لێ دەبینیەوە. کاتێک پاروی پێنجەممان خوارد برادەرەکەم کە لە من پیرتر و لاواستر بوو چاوی لێڵ و پێڵ بوون، ڕنگ و ڕووی تێکچوو. پاشانیش دەستی بە زگیەوە گرت و دەستی کرد بە ناڵەناڵ. منیش هەستم بە جۆرە دڵپێکدا هاتنێک کرد، بەڵام بەو حاڵەش پرسییم چ بوو؟ برادەرەکەم لەسەر زەوی ڕاکشا بوو گینگڵی دەدان هاواری کرد. دەرمانداو بووین. گوتم بۆچی دەرمانداومان دەکەن؟ نازانم بۆ، بەڵام دەرمانداو بووین. ڕاستیشی دەکرد. منیش تێک چووم. منیش کەوتم و بە جوود دەستمان بەناڵین کرد. برادەرەکەم گوتی ئەگەر نەختێکمان ماست دەستکەوێ باشە. سیری شت دەوێ؟ ئەگەر هەبێ زۆر باشە. سیر و ماست باشترین دەرمانی دەرمان داوبوونە. کوڕە تۆ دەڵێی چی؟ بەو شەوە درەنگە سیر و ماستی چی؟ دۆستەکەم جوان و قازاخ دەستی کرد بە تازیە خوێندنەوە. لەو غەریبایەتیە بە زەلیلی دەمرین و لاشەکەشمان بۆ گەندەکە کەس نابێ بمان نێژێ. لە کاتێکدا بۆ خۆم خەریک بووم دەخنکام دەستم بە دڵخۆشیدانەوەی دۆستەکەم کرد. هیچ نابێ برام ناڕەحەت مەبە. قامک بنگێوە با لە ژێر ڵابێ چاک دەبی. هەردووکمان کەوتینە قامک ئەنگاوتن. من بۆ ئەوە حەساسیەتم زۆرە.
ئەگەر لە دەریادا بە حاڵوباڵ شەپۆڵێک هەبێ دەڕشێمەوە. تەنانەت هەر کاتێک سواری تراموای دەبم ماعیدەم تێک دەچێت، بەڵام ئەو شەوە هەرچی کردم و کڕاندم نەڕشامەوە. قامک هیچ، هەموو پەنجەم ڕۆهێشتە، گەروی خۆم سوودی نەبوو. دیارە ماعیدەشم ئەوەندەی کوێرەوەری و ناڕەحەتی دیوە کە لە ژیان بێزار بووە. برادەرەکەم بە ناهومێدیەوە گوتی: تەکبیرمان چییە؟ دەمرین. چ بکەین؟ هەڵبەت ئاوگڵی بورسامان بەنسیب بووە، ئەوەش قیسمەت. بەڕاستی لەو قسەی خۆم هەموو گیانم لەرزی. منداڵەکانم هاتنە پێشچاو، کچە 7 ساڵەکە و کوڕە 5 ساڵەکەمم بە چاوی فرمێسکاویەوە هاتنە پێشچاو. ئەوەندە ناڕەحەت بووم هێندەی نەمابوو شێت بم. بێ ئیختیار هەتا هێزم تێدا بوو مستێکم لە سکی خۆمدا سکم ئەوەندە ئێشا کە فرمێسک لە هەردوو چاومەوە لوزەوی بەست. برادەرەکەم گوتی: نەمگوت ئێمە ئەو شانسەمان نییە حەزرەتی خدر بێتە لامان و عیزرائیل زووتر دێ؟ هەردووکمان چاومان لە دەرگاوە بڕی و چاوەڕوانی عیزرائیل بووین. لە ئێش و ئازاری خۆمان بێهۆش بووین و ئیتر نەمانزانی چ بوو. بڕوانە ئەو بەدبەختیە. پاش 12 سەعات بێهۆشی هەردووکمان لەو خەوە تێکەڵ بە مەرگە وە خەبەر هاتین. دەرکەوت دەرمانداو بوونیش بە ئێمە ناوێرێ و مردنیش لەبەرمان هەڵدێ. وە خەبەر هاتین، بەڵام چووە خەبەر هاتنێک. هەردووکمان تووشی ژانەسک و ڕەوانیەکی سەخت بووین کە هەتا هەفتەیەک بەری نەداین. دەسەسڕەی وەک بەفر سپی. وەختێک ناوی بورسا دێ، پیا و قوماشی ئاوریشم و بەڕوە خاسەک و گەرماوەکانی وە بیر دێتەوە. ئەوانی پێشەوە لێگەڕێت چونکە دەسمەمانان ناکەون، بەڵام داخوا دەتوانین بچینە گەرماوەکانی. سەرنجام توانیم گەرماوی بورساش ببینم. هەروەک بۆ فرۆشتنی بەتانیە کۆنەکەم هەموو بورسان پشکنی تا بازاڕی کۆنەفرۆشانم دیەوە. دوایەش جاروبار بۆ کڕین و فرۆشتن دەچوومە ئەوێ. کڕین چ تارزکەم؟ ئەمە هەر بۆ وەزنی شێعرە، ئەگینا من نەمدەتوانی هیچ بکڕم. کاری من هەرەوە بوو کە هەرچیم هەبوو دەم فرۆشت. لە بازاڕی کۆنەفرۆشان لەگەڵ پیاوێکی پیر بوومە ئاشنا و زوو بووینە برادەری یەکتر. یادی بەخێر پیاوێکی زۆر باش بوو. هەرچەند هیچ شتێکمان وەکێک نەدەچوو، بیر و باوەڕمان بە تەواوی پێکەوە دەگونجا. لە بورسا ئەو پیرە پیاوە کۆنەفرۆشە یەکێک لە باشترین کەسانێک بوو کە لەگەڵیان بوومە ئاشنا. وە بیرم دێ سەردەمی لاوەتیمە و کاتەی لە ئەستەمبوڵ سەر و سامانێکم هەبوو لەگەڵ کچێکی جوان و لە بەردڵان بوومە ئاشنا. کچەکە زۆری پێخۆش بوو، پێکەوە بچینە سینەما. لە شوێنی کارەکەم کە لە تاکسیم بوو هاتینە دەر و ملیشەقامان گرت بەرەو سینەما. هەروە کە تەماشای بەرنامەی سینەماکانمان دەکرد، بەڕێکەوت تووشی چەند کەسی ناسیاو بووین و سڵاویان لێ کردم. کچەکە بە شێوەیەکی سەیر تەماشای کردم و گوتی: چەندت دۆست و ئاشنا زۆرە. هەموو هەر سڵاوت لێ دەکەن. بە قسەی کچەکە نەختێ فیزم بزوت و گوتم: ئەی چۆن؟ هەموو کەس من دەناسێ. کچەکە پێکەنی و بە دەنگێکی بەماناوە گوتی: بەڵام هەموو ئەوانەی سڵاویان لێ کردی پیاوێکی پیاویان تێدا نەبوو. هەرەو سەلام و کەلامە بووە هۆی ئەوە کە دۆستایەتی من و کچەکە زۆر نەخایەنێ و خاتوون تێگەیشت کە من بە کەڵکی ئەو نایەم. بەڵام دۆستایەتی من و پیری کۆنەفرۆش لەگەڵ ئەوەی هەموو شتێکمان لێک دوور بوو، ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبوو. بە تایبەتی ئەو زۆری خۆش دەویستم و زۆر هەوڵی دەدا چاکەیەکم لەگەڵا بکە. هەموو کەس ماخولیایەکی هەیە، کەس پێی بە ماخولیای خۆی نابە، بەڵام زوو ماخولیای خەڵکی تری بۆ دەردەکەوێت. ماخولیای پیری کۆنەفرۆش خەم خواردن بۆ کچی گەڕاوە و پیاوی پیری ڕەبەن بوو. نازانی چەندیان پێوە ماندوو بوو. ئامادە بوو داروونەداری خۆی خەرج بکە بۆ ئەوەی قەیرە کچێک بەشوو بدە، یان ژن بۆ پیرە پیاوێکی ڕەبەن بێنێ. با ئەوەش بڵێم کە ژنەکەی خۆی پێشماوەیەک دوای نەخۆشیەکی دوور و درێژ مردبوو. وە مامە پیرە بە دوای یەکێکدا دەگەڕا کە منداڵەکەی بۆ بەخێو بکا و بۆ خۆشی جێوبان تازە بکاتەوە. تەنیا ئارەزووی ئەوە بوو کە دەستگایەکی ژن بەشودان دامەزرێنێ. ئەو دەم ئەو چەشنە فکرانە بە شێتی دادەنران. کێ دەیزانی لەوانەیە ڕۆژێک دابێ کە دەوڵەت بۆ خۆی ئەو جۆرە دەستگایانە دامەزرێنێ. بە کورتی ئەو دۆستە ڕووناکبیرە هۆی چوونی من بۆ گەرماوی بورسای ڕێخست.
ئەو ڕۆژەی قەرار بوو من و برادەرە هاومەنزڵەکەم لەگەڵ پیری کۆنەفرۆش بچینە گەرما و بڕیارم داج لە کۆن و چڵکنەکانیشم بەرم و لەوێ بیانشۆ. جلشتن لە بورسا بۆ ئێمە ژانەسەرێکی گەورە بوو. پارەمان نەبوو بیاندەین بە جلشۆر. ئەو خانوەی تێشیدا بووین، نە ئاوی گەرمی هەبوو نەخۆشمان هیچمان هەبوو ئاوی تێدا گەرم بکەین. بێجگەلەوەش هیچمان نەبوو جلی تێدا بشۆین، کەوا بوو چلەوە باشتر کە بە تیرێک دوو نیشانە بشکێنین، هەم کەڵک لە قازانجی تەندروستی گەرماوەکە وەرگرین و هەم جلەکانیشمان بشۆین. لە دڵی خۆمدا گوتم خوا ئەو گەرماوەی بۆ ئێمەی دوورخراوەی لێقەوما و دروست کردووە کە هەم نەخۆشیەکانمان چاک بکاتەوە و هەم جلەکانمانی تێدا بشۆین. جلە سڵکنەکانم بوخچەیەکی گەورە بوون، جلشۆرێکی ئازا لە بەیانیەوە تا ئێوارێ خەریکیان باە بە زەحمەت بۆی دەشۆران. لە کتێبەکاندا خوێندبوومەوە کە گەرماوی بورسا زۆری کەرەسەی معدەنی تێدایە و لە هەموو بارێکەوە دەوڵەمەندە. ڕایۆن ئێکس و تیشکی منگتن، ئۆڵتراڤایۆلێت و سەدان چەشنە ڤیتامینی تێدایە. دەمەویست ئێستا کە پاش ساڵەها دەرفەتم بۆ ڕێکەوتووە لە هەموو خاسیەتەکانی ئەو نیعمەتە خواییە کەڵک وەربگرم. نازانم ئەم داستانەتان بیستووە یانە. پیاوێکی هەژار چەند ساڵ بە ئاواتەوە بوو بچێتە قەراغی دەریا و خۆی بداتە بەر هەتاو. پاش ماوەیەک کە ئاواتەکەی هاتە دی، ئەوەندە لە نێو ئاوی دەریادا مایەوە خۆی دایە بەر هەتاو کە هەموو پێستی لە شیستا و هەتاو بردی. چەند مانگێک لە جێدا کەوت و سەرنجام عمری درێژی بۆ ئێوە بەجێهێشت. منیش ئەو دەردەم بەسەر هات. هێندێک کەس کە کاری گەوجانە دەکەن لە ڕووی نەزانی و بێخەبەریەوە نییە، بەڵکو بێپارەیی پێیان دەکات. گەیشتنە شوێنی گەرماوەکە لە نێوەڕاستی مەیدانێکی گەورەدا کە گومەزێکی بەرزیان لەسەر دروست کردبوو ئاوەکە لە زەوی هەڵدەقڵێ. لە چواردەوری ئەو حەوزە گەورەیە هێندێ حەوزی چکۆڵەیان دروست کردبوون کە ئاوێکی لێڵی ڕەنگسەوزیان تێدا بوو. هەڵمێکی خستی وەک دووکەڵی جگەرە لە حەوزە چکۆڵەکان هەڵدەستا و هەوایەکی قورس بۆشایی پڕ کردبووە. بۆنێکی تایبەتی لوتی بنیادەمی ختووکە دەدا. دەمزانی ئەو بۆنە کە زۆریش خۆش نەبوو بەرهەمی تەرکیباتی فسفۆر و زی و قورقۆشم و گۆگردە. حەمامکردن لەو ئاوە معدەنیەدا سوودی یەکجار زۆرە. دەیانگو دادەمیزادی شەل و ئفلیج ئەگەر بچنە نێو ئەو ئاوە بە ساخ و سڵامەتی دێنە دەر و دەتوانن سەما بکەن. دیارە وەختێک من لەو ئاوە دێمە دەرێ بە باڵان دەفڕم. پیرە پیاوە کۆنەفرۆشەکە و دۆستە هاوژوورەکەم چوونە نێو ئاو. منیش لە تەنیشت حەوزێکی چکۆڵەوە دەستم کرد بە جلشوتن. دەمەویست لە پێشدا گۆرەوی و دەستەسڕەکانم بشۆم، دوایە بۆ خۆم بچمە نێو ئاوەکە. لە خۆشی ئەوەی دوای خۆشتن لەو ئاوە گەرم و معدەنیەدا ژانی پێ و ناڕەحەتی دەمارەکانم هێدی بێ، هەر ئەوەندە بوو هەڵ نەدەپەڕی. دەستەسڕ و گۆرەویەکانم لە پێش خۆم هەڵڕشتن و دەسم پێکرد. لە دڵی خۆشمدا هەربیرم لە ئاوی معدەنی و خاسیەتەکانی دەکردەوە. تیشکی ڕایۆن ئێکس، گۆگرد، زی و قورقۆشم. نازانم چەندی پێچوو بوو. من هەروە خەریکی شی و کوڵ بووم. برادەرەکەم گوتی ئێمە خەریکین دێینە دەرێ، بۆچی خۆت ناشۆی؟ هێشتا لە شتنی گۆرەوی و دەستەسڕەکان نەبووبوومەوە. گوتم من دوایە خۆم دەشۆم. هاواڵەکانم لاوەکە هاتنە دەر، جلەکانیان لەبەر کردەوە و چوون تەماشای دەرێ بکەن. من هەروە خەریکی جلەکانم بووم و بۆ ئەوەی باشتر خاوێن ببنەوە پتر تینم دەدانێ. حەمامچیەکە هات و گوتی هاواڵەکانت چاوەڕێتن. جوابم دایەوە بڵێ کەمێک ڕاوەستن ئێستا دێم. بۆ ئەوەی کارەکەم زووتر تەواو بکەم زیاتر تینم تێکرد. پشوم سوار بوو بە هانگ کە هانگ تینم دەدا جلەکان بۆ ئەوەی باشتر خاوێن ببنەوە. جارێکی تریش هاواڵەکانم بە دوایاندا ناردم، هەرچەند جاری ئەوان وەڵامیان دەدا بێبابڕۆین پترم تین دەخۆم دەکرد. لە دڵی خۆمدا دەمگوت کوڕە غیرەت وە بەرخۆت نییە. تیشکی ئێکسە ها دەی ڕۆحم بی، زی و گۆگرد یۆد ها دەی ڕۆڵە زووکە. لە پڕهستم کرد سرم گێژ بووە، بەری چاوانم تاریک بوو. لە هۆش خۆم چووم و ئیتر نەمزانی نەشەوە و نەڕۆژ. ببورن خەریک بووم دەرپێیەکەم دەشت. ئەو دەرپێیە مواتون لە نێو هەردوو دەستم داگرتە بوو، هەرچی هەوڵیاندا بوو لە دەستمی دەربێنن بۆیان نەکرابوو. آخر هەتا دەگا بە بێهۆشی ئەگەر بشمرد بام دەرپێیەکەم لە دەست نەدەهاتە دەر. ڕاستە کە من زۆرم ناڕەحەتی کێشاوە، بەڵام هیچ شتێک وەک بێدەرپێبوون ناخۆش نییە. پاشەوەی ماوەیەک برادرەکانم هەڵیان گڵۆفی بووم و پەڕۆکۆنیان لە بەرلوتم سوتاندە بوو و هۆش هاتمەوە و لەو مەترسیە گەورەیە ڕزگارم بوو. هەرکە چاوم هەڵێنان پرسیم جلەکانم کوان. دەوروبەرەکەم پێکەنین و دەستیان بۆ لای دەستەکانم ڕاداشت، ئەوە تا بەدەستەوە. ماوەیەک سەیری دەرپێیەکەم کرد و پرسیم
ئەوانی ترکوان چون جلەتەڕەکانیان بۆ هێنامەوە من هێشتا هەروەڕێنەم بوو. ڤایۆلێت یۆد گۆگرد تیشکی ڕایۆن. ئەمەش داستانی چوونە گەرماوەکەم پاش ئەو هەموو زەحمەتە و دوای چەند مانگێک ئارەزوو کە گۆیا بچم خۆم لە گەرماو هەڵکێشم، نەک هەر نەمتوانی خۆم شۆم بەڵکو هێندەشی نەمابوو ببمە قوربانی تەرکیباتی گەرماوەکە. ئەو چوونە گەرماوە تەنیا قازانجێکی بۆ من هەبوو. 3 دانە لە دەستە سڕەکانم باشخاوێن ببوونەوە و وەک بەفری سپیان لێ هاتبوو. ڕەنگە ئێوە نەزانن دەستە سڕە بۆ پیاوی دوورخراوە چەند شتێکی پێویستە، بەڵێ بۆ بابایەکی دوورخراوە دەستە سڕە لە هەموو شتێک پێویسترە، هەم بۆ ئەوەی فرمێسکی چاوی پێوشکاتەوە و هەم بۆ ئەوەی دەمولوتی خۆی پێ بسڕێت. بنکڕی بیرەوەریە تاڵەکان. دەمەوێت دوا ڕۆژەکانی دوورخرانەوەم لێرەدا ببڕمەوە. بیرەوەریە تاڵەکانمان وەلانە، ئەوانی خۆش و پێکەنین هێنەرم بۆ ئێوە جیا کردوتەوە. تەنیا دۆستێکم کە تا دوا ڕۆژەکانی دوورخراوەییم لەگەڵم گەرم بوو پەیکەرتاشێک بوو کە ناوی حیکمەت بوو. هەرچەند کارەکەی زۆر پوخت بوو و پەیکەری زۆر جوانی دروست دەکرد، بەڵام لەبەرەوەی نەیتوانی بوو لە ئەستەمبول بەو کارە ژن و منداڵەکەی بەخێو بکە، خەزوری بەزەی پێدا هاتبووەوە و ناردبووی لە بورسا ببووە دەرکەوانی کارخانەیەک. لە ڕاستیدا حیکمەتیش دوورخراوەیەک بوو، بەڵام ئێمە دوورخراوەی سیاسی بووین و ئەو لەبەر هەژاری و نەداری دوورخرابووە. لەوەندە بەولاوە هیچ شتێکمان وەکێک نەبوو. هەر ئەوەندە لەو بورسایی گەورەدا دوو کەسی نەدی و نەناسیاوی پێکەوە کردبووە برادەر. کاتێک دەردی حیکمەتم زانی دەردی خۆم لەبیر چۆوە، کاروباری خۆم وەلا نابوو، دەگەڕام موشتەری بۆ حیکمەت پەیدا بکەم کە پەیکەری پێدروست بکەن. زۆرم موشتەری بۆ دۆزیەوە. دیارە حیکمەت لە دەرکەوانی نەجات بوو، بەڵام بە زیانی تەواو بوو. هەمیشە بیر لەوە دەکەمەوە ئەگەر ئەو حیکمەتە پیاوێکی پارەدار و کارزانیش بووایە دیسان ئامادە بوو خزمەتی ئێمە بکە. ئەم زۆرە فکرانە هەمیشە گیانی ئادەمیزاد ئازار دەدەن و دەرهەق بە کۆمەڵ بەدبینی دەکەن، بەڵام چ بکەم بەدەست خۆم نییە و هەمیشە هەر خراپەم هاتوۆتە ڕێ. لە بورسا دۆستێکی تریشم پەیدا کرد کە لە خۆم شێت و ماخولیادارتر بوو. خروشێک پارەی لە گیرفاندا نەبوو، بەڵام ئەوەندە خۆش بوو پیاو بەخسەکانی دەپچڕا لەبەر پێکەنی. هەمیشە دەیگوت ئاخ چەند خۆش دەبوو پار پێکەوە بباینایە ئاشنە. ساڵێک پێشتر بابی مردبوو و 50,000 لیرەی میرات بۆ بەجێما بوو. بێویژدانە بە ساڵێک هەموو پارەکەی هەڵدووشی بوو، بە جارێک نابود بوو. ئێستا هەر ئەوەندەی بۆ مابووە باسی پارەکەیمان بۆ بژێڕێتەوە. ئاخ ئەگەر پار لەگەڵ تۆ دەبوومە ئاشنا دەمگوت بگرە ئەمە 10,000 لیرە، 100 بریا پار یەکترمان ناسیبایە. هەر وەختێک چاومان بە یەکتر بکەوتایە ماوەیەکەم قسانەی دەکرد و بۆ بەدبەختی هەموو ڕۆژێکیش دەمدی. ئەوەندەی لەو قسانە بۆ هەڵڕشت بووم کە دەتگوت من پارەکەم لێ ئەستاندووە و پی قەرزدارم. ئەگەر من پار لە بورسا بوایم پارەکەی بە فیڕۆ نەدەدا و ئێستا کە لەوێ نەبووم خەتابارم. وەختی شێوونی وەڕۆیان هەر لەگەڵ سفرەمان لێک دەکردەوە، برادەرەکەمان وەژوور دەکەوت و داستانەکەی دەست پێ دەکردەوە. ئاخ پار لەکوێ بووی؟ کاسێتی سێیەم دیوی دووەم. وەختی شیون و نیوەڕۆیان هەر لەگەڵ سفرەمان لێک دەکردەوە، برادەرەکەمان وەژوور دەکەوت و داستانەکەی دەست پێ دەکردەوە. ئاخ پار لەکوێ بووی؟ ئێمەش ناچار بووین خوڵقی بکەین. فەرم و پارویەکمان نان لەگەڵ بخۆ. برادەرمان بێشەرم و شکۆ دادەنیشت و داستانەکەی دووپات دەکردەوە. حەیف کە درەنگمان یەکتری ناسی. 4-5 ساڵ دواتر ڕۆژێک لە ئەستەمبول چاوم پیکەوتەوە، دیسان هەڕووت و نابود بوو. دوای ڕۆیشتنی من لە بورسا میراتێکی تریشی پێبڕابوو، بێویژدانە کلکی ئەویشی هەڵکەند بوو. هەر کە چاوی پێم کەوت گوتی برا لە تۆ لەکوێ بووی؟ من دیسان نابود بوومەوە. نازانی چەندت بەدوا داگەڕام. ئەگەر پاردەستم بکەوتایەی چەند باش دەبوو. لە دڵی خۆمدا گوتم من چ کارێکم لە وەختی خۆیدا کردووە کە ئەمە بێتە دوو.
هەر کەس من دەبینێ میراتەکەی خواردووە. یەکێک لە دۆستەکانی من لە بورسا کە قەت لە بیرم ناچێتەوە منداڵێک بوو. ئەو منداڵە کوڕی دراوسەیەکی ئێمە بوو، تەمەنی دەوری 5 ساڵێک دەبوو. موبۆر و خوێن شیرین و ڕەزاسوو بوو، زۆریش وەک کوڕەکەی خۆم دەچوو. هەموو بەیانیەک لە ماڵێ دەهاتە دەر و لە بەردەرگای حەوشەکەیان چاوەڕوانی منی دەکرد. هەر کاتێک ئەوم دەدی کوڕەکەی خۆمم بیر دەکەوتەوە. بۆیە هەموو ڕۆژێ 5 قڕوشم لە خەرجی خۆم دەگێڕایەوە و بەیانیان کە چاوم پێی دەکەوت دەمبردە دوکانی بەقاڵەکە و چوکلێتێکم بۆ دەکڕی. ڕۆژێکیان بەیانی کە لە ماڵێ دەرکەوتم، هەرکە دۆستە چکۆڵانەکەم غاری دا و دەستی کردە ئەستۆم، دەنگێکی زبر لە دواوە بانگی کرد. باوکی بوو لە بەردەرگا ڕاوەستا بوو، کوڕەکە لە ترسان سپی بوو، سەری داخست و چۆ لای باوکی. کابرا منداڵەکەی دایە بەرزل لەو زۆری جنێ و پێدا، بۆچی لەگەڵ کابرایەکی دوورخراوە قسە دەکەی؟ لەوە بەدوا قسەم لەگەڵ ئەویش نەکرد. هەموو بەیانیەک کەوە دەردەکەوتم، منداڵەکەش لە بەردەرگای خۆیان چاوەڕێم بوو. هەردووکمان تەماشای یەکترمان دەکرد. منداڵەکە سەریدا دەخست و منیشەر وەک منداڵی خۆم بێ و نەیان هێشت بێ بیدوێنم، بە دڵپڕی تێدەپەڕیم و دوای کاری خۆم دەکەوتم. زۆربەی ڕۆژەکان کاتی خۆم لە کتێبخانەکانی بورسادا بەسەر دەبرد. ڕۆژێکیان لە کتێبخانەی گەل بەدەم خوێندنەوە سەیرێکی دەوروبەری خۆمم کرد. دەستەیەک سەرگەرمی کتێبخوێندنەوە بوون. لە نێو ئەمانەدا دوو کوڕیلاو نەک هەر کتێبیان نەدەخوێندەوە، بەڵکو بە هەموو قەوەتی خۆشیان قسەیان دەکرد و گاڵتە و گەپێکی بێتامیان دەست پێ کرد بوو. هەمومان ناڕەحەت بووین. هەرچی تەماشام دەکردن بێدەنگ نەدەبوون. لە دین دەرچوو بووم. سەرنجام خۆم پێڕانە گیرا و ڕوون کردەوەیان کە زیاتر پێی لێ هەڵێنا بوو. گوتم برایان، من ڕستەیەک چەند جار دەخوێنمەوە، نازانم دەڵێت چی، دەکرێ نەختێک بێدەنگ بن؟ ئەوان پتر دەنگیان هەڵێنا و دەستیان بە ئۆین دەرهێنان کرد. بە تووڕەیی لە کتێبخانەوە دەرکەوتم. لە جادە هەستم کرد یەکێک بەغار بە دوامدا دێ و بانگم دەکا. ئاوڕمدایەوە دیتم یەکێک لەو کوڕانەیە کە گاڵتەیان پێدەکردن و منیش خۆم لێ تووڕە کردم. پێم وابوو دەیەوێت سوکایەتیم پێ بکە. تونتر ڕۆیشتم. کوڕەکەش تونتر غاری دا و خۆی گەیاندمێ. وەختێک لە پەنام ڕاوەستا گوتی تۆ عەزیز نەسینی؟ بەڵێ. ئەم جاریان بە شەرمەوە سەری داخست و گوتی زۆر ببوورە لە دەفتەری کتێبخانەدا ناوی تۆم دی، بۆیە هاتم داوای لێبوردن لێ بکەم. چاوم پڕبوون لە فرمێسک. تێگەیشتم هێشتاش کەسێکی وا هەیە لە بەرخاتری ناوەکەم حورمەتم بگرێ. سەردەمی دوورخراوەیی من هەرچەند زۆر ناخۆش گوزەرا، بەڵام وەک عومری دوژمن کورت بوو. وەختێک گەڕامەوە ئەستەمبوڵیش تازە سەرەتای نەکبەتیەکە بوو. هەرچی لەوە پێش پێکمەوە نابوو، هەمووی تێکچوو بوو و دەبوو سەر لە نوێ دەست بەکار بکەمەوە و ماڵێکی تازە پێک بنێمەوە. خوێنەری خۆشەویست، ڕەنگە زۆر حەز بکەی بزانی من لەسەر چی دوورخرامەوە، بۆیە خراپ نییە بە کورتی هۆیەکەیت بۆ باس بکەم. ئەو دەم تازە دەنگۆی قەرز وەرگرتن لە ئەمریکا داکەوت بوو. دەوڵەت دەیویست بۆ ڕێکوپێکردنی کارەکان پارە لە ئەمریکا قەرز بکە. لەبەرەوەی من قوتابی مەکتەبی ئەتاتورک و یەکێک لە ئامۆژگاریەکانی ئەو پیاوە مەزنەش بۆ خەڵکەوە بوو کە ناڕەحەتی بچێژن، بەڵام خۆتان قەرزدار مەکەن. بە بیستنی خەبەری قەرز وەرگرتنی دەوڵەت زۆر ناڕەحەت بووم و لە ڕووی ئیمان و باوەڕەوە وتارێکی کورتم نووسی و سەرنجی دەوڵەتم بۆ ئەنجامی خراپی قەرز وەرگرتن لە وڵاتانی دەرەوە ڕاکێشە. لەسەرم فزولیە بێجێیە دادگای خاوەن سەڵاحیەت کە ئەم وتارەمی بە پێچەوانەی سوود و قازانجی نیشتیماندانا بوو، منی بە حەبس و دوورخرانەوە مەحکوم کرد. لە دوای من زۆر کەسی تریش وتاری زۆر تند و ئاگرینیان لەو بارەیەوە نووسین کە وتارەکەی من لە چاو ئەوان هێلکەڕۆنی سەرچاوان بوو. بەڵام عیبی من ئەوە بوو کە لە دار و دەستەی ئەوان نەبوو. من لاوێکی 30 ساڵە و خوێنگەرم و بە بیر و باوەڕ بووم. بەڵام ئەوان چ دەعرز بکەم؟ گوناهی من ئەوە بوو کە پێم لە بەڕێی خۆم زیاتر ڕاکێشا بوو. بە بیر و ڕای ئەوان هەرکەس دەبێت سنووری خۆی بزانێ. ئەو دەورانی بەندیخانە و دوورخراوەیە بۆ من قازانجێکی هەبوو. پاش 10 ساڵ ڕەنج و کوێرەوەری تێگەیشتم هەموو کەس مافی ئەوەی هەیە نیشتیمان پەروەر بێ. ئەم سیفەتە بەرزەش هەر بۆ دەستەیەکی تایبەتی دانراوە. یەکەم پرسیار کە محقق لە منی کرد ئەوە بوو کە قوڕم ساخت تۆ حەقت چییە بۆ نیشتیمان بیر بکەیەوە؟ چما بنیادەم قات بوون کە تۆ دەتەوێ ئەم نیشتیمانە بپارێزی؟ ئێستا شەر کاتێک یادی ئەو ڕۆژانە دەکەمەوە پێکەنینم دێ. نازانم ئێوەش بەم بیرەوەریانە پێکەنینتان هات یان نا.
لێرەدا ڕۆمانی بیرەوەریەکانی دوورخراوەیەک کۆتایی پێهات. کورتەیەک لە ژیانی نووسەر عەزیز نەسین. لە هەموو عومرمدا ئەوەی ویستومە بیکەم بۆم نەلواوە و ئەوەی کردوشمە دوایە بەدڵم نەبووە. لە کاتێکدا دەمەویست ببمە نووسەر بوومە سەرباز. هۆیەکەشی ئەوە بوو کە ئەو دەم منداڵە دەست کورتەکان تەنیا ڕێگایان ئەوە بوو کە بە چەشنی شەو ڕۆژی لە قوتابخانەی عەسکەری بخوێنن. ساڵی 1933 قانونی دانانی ناوی بنەماڵە لە قەپشۆرەت لە تورکیا جێبەجێکرا و هەموو کەس ناچار بوو ناوێکی بنەماڵە بۆ خۆی دابنێ. لەبەرەوەی هەڵبژاردننی ناوی بنەماڵە ئازاد بوو، هەرزوو کەم و کوڕیەکانی هاونیشتیمانان دەرکەوتن. چاوچنۆکترین و نانپیسترین کەسی وڵاتی ئێمە ناوی دەستبڵاو. ترسنۆکترین کەسی ئەم دنیایە ناوی دلێر و تەمبەڵترین بنیادەمی سەر ئەم جیهانە ناوی چالاکی بۆ بنەماڵەکەی هەڵبژارد. لە هەمووی گرنگتر مامۆستاکەی ئێمە کە بە حاڵەحاڵ دەیزانی ئیمزای خۆی بکە ناوی بنەماڵەکەی خۆی کردە خۆشنووس. ئەو دەمی شەروەک ئێستا هێندێک کەس هەوڵیان دەدا بە دانانی ناوێکی ئەوروپایی پێگەیشتووی خۆیان نیشان بدەن، بەڵام من کە حەزم نەدەکرد بەشم لەو ناوە ئەوروپاییانەدا هەبێ ناوی نەسینم وەک ناوی بنەماڵە بۆ خۆم دیاری کرد. ئەمەش بوو ئەوە بوو کە کاتێک خەڵک بەو ناوبانگم دەکا هۆشم بێتەوە بەر و بزانم لە دەوروبەرم چ دەگوزەرێ. ساڵی 1938 بوومە ئەفسەری سوپا، واتە لە ڕاستیدا ناپلیۆنێکی دیکە لەدایک بوو. هەموو ئەفسەرێکی لاو خۆی بە ناپلیۆنێک دەزانێ. جا هێندێکیان پاشماوەیە کەم نەخۆشییان لە کۆڵ دەبێتەوە و هێندێکیان لەگەڵ خۆیان دەیبەنە بنگڵ. ڕاست لەو وەختەدا کە ئەفسەرێکی لاوی 23 تا 24 ساڵە بووم، تووشی ئەم نەخۆشیە بووم. هەموو ڕۆژێ لە بەیانیەوە تا ئێوارێ دنیام دەگرت و لەسەر نەخشەی جیهان هێندێک خەت و نیشانەم دەکێشان. 2 ساڵی تەواو ئەم نەخۆشیە ئازاری دام و پاشان بە تەواوی بەریدام. وەختێک منداڵ بووم لە کاتی یاری منداڵانەدا دەوری نووسەرم یاری دەکرد، چونکە لە نێو سوپادا جگە لە بەشی ئیدارە و پیادە و زرێپۆش و ئەو جۆرشتانە باسێک لە بەشی نووسەرەتی و شتیوانە بوو. ساڵی 1944 لە کارکشامەوە و لە سوپا چوومە دەر، بەڵام هێندێک کەس هەبوون کە دوای ئەوەی دەبوونە ژەنەڕاڵ دەستیان دەدایە کاری نووسین و شێعردانان و لە خۆیان بەولاوە هەموو کەسیان گێژ دەکرد. ئاخر خوا دەزانێت کابرا پاش 50 ساڵ تەمەن چۆن دەتوانێت شێعردا بنێ یان وتارێک بنووسێ. هەر ئەو کاتەی کە ئەفسەر بووم دەستم بە نووسین کرد و لەبەر ئەوەی نەمدەتوانی وتارەکان بە ناوی خۆمەوە بڵاو بکەمەوە بە ناوی باوکمەوە عەزیز نەسین بڵاوم دەکردنەوە. ئەم ناوە ساختەیە بە ماوەیەکی کەم بە تەواوەتی جێگای ناوە ئەسڵیەکەم نوسڕەت نەسینی گرتەوە و ناوەکەی خۆم لە بیر خەڵک چووە. ئەو دەم بە منیان دەگوت نووسەری لاو. باوکم بە ڕیشی سپی و پشتی چەماوەوە لە دایرەیەک کاری دەکرد و هیچ کەسیش ئەوی بە عەزیز نەسین قبوڵ نەبوو. تەنانەت جاروبار ئەو مەسەلەیە هێندێک گیر و گرفتیشی بۆ پێکدێنا و بە کورتی تاما بوو نەیتوانی ئیسپاتی بکە کە ناوی عەزیز نەسینە. منیش وەک زۆربەی نووسەرەکان کاری نووسینم بە شێعر دەست پێ کرد. نازم حکمەتی شاعری مەزنمان ئەو کاتەی مانی لە خواردن گرتبوو، شێعرەکانی منی خوێندبووە و گوتبووی شێعری خەراب دەڵێ، خەریکی نووسین بێ باشترە. ئەم قسە بە نرخانەی نازم حکمەت ئەو هەستەیان لە مندا بزواند کە نەکا ئێرەییم پێبەرێ. دیارە دەبێ بڵێم دوایە کە شێعر و شاعریەتی مۆلانە لەبەر ئەوە بوو کە زۆر حورمەتی شێعر بەلاوە هەیە و دەمەوێت تێکی نەدەم. بەداخەوە ئێستا زۆر شاعیرمان هەن کە لەبەر ئەوەی حورمەتی شێعریان لەلانیە هەروە لەسەر شێعردانان بەردەوامن. ئەم قسانم لەبەر خۆم نییە، چونکە بەو ئەندازەی لە نووسیندا سەرکەوتوم لە شێعر و شاعریەتیشدا ناسەرکەوتوو نەبوو. دیارە شێعرەکانی من لەبەر ئەوە ناوبانگیان دەردەکرد کە زۆر جار ناوی ژنێکیان لە بن دەنووسرا کە لە ڕاستیدا ناوی خوازراوە، واتە مستعاری من بوو. تەنانەت بە ناوی خوازراوەی منەوە کە ناوی ژنێک بوو زۆر نامەی ئاشقانەشمان پێدەگەیشت. هەر لە منداڵیەوە حەزم لە نووسینی داستانی درامایی و هەست بزوێن دەکرد، بۆیە کەمین جار داستانێکم لەو بابەتەدا نووسی و دامە ئەنجومەنێک. سەرۆکی ئەنجومەن کە دیار بوو بابەتەکانی نووسین باش لێک ناکاتەوە، لە جیاتی ئەوەی هون بگری قاقا پێکەنی و گوتی ئافەرین، دیسان لەو جۆرە چیرۆکەمان بۆ بێنە. ئێستاش کە ئێستایە ئەو دەردە بەرۆکی بەرنەداوم.
زۆربەی داستانەکانم کە بۆیەم نووسیون خەڵکی بگرێنن ئەوانیان وە پێکەنین خستووە و بەو جۆرە منیان وەک گەبنووس بە خەڵک ناساندووە کەچی ئێستاشی لەگەڵ بێ بۆ خۆم نازانم بەڕاستی گەبنووسی چییە تەنیا دەتوانم بەو ڕادە کەمەیکەلی دەزانم شتێکتان لەو بارەوە بۆ باس بکەم دیارە من وردە وردە بوومە گەبنووس و زۆر جار کە دۆست و برادەرەکانم لێم دەپرسن گەبنووسی چۆن هونەرێکە کورت و کرمانجی عرزیان دەکەم گەبنووسی گرانترین جۆری نووسەرەتیە ساڵی 1945 بە یارمەتی دەوڵەت وەخت و بەدەستی دەستەیەک لە خەڵک کە ئێمە پێیان دەڵێن توێژاڵک ڕۆژنامەکەم کە ناوی تان بوو داخرا و پاش ئەوە نەمتوانی لە هیچ گۆڤار و ڕۆژنامەیەکدا کارێک بۆ خۆم پەیدا بکەم ناچار بووم بە زیاتر لە 200 ناوی خوازراوە نووسینی جۆر بە جۆر بدەم بە گۆڤار و ڕۆژنامەکان نووسینەکانم ئەو دەم زیاتر بە شێوەی سەرروتار ڕیپۆرتاژ نوکتە و ڕۆمانی عیشقی و پۆلیسی بوون ناوە خوازراوەکانم هەر ئەوەندە بڕیان دەکرد کە سەرنووسەرانی گۆڤار و ڕۆژنامەکان نەیان دەزانی هی من و کاتێک پێیان دەزانی ناچار دەبووم ناوێکی تازە بۆ خۆم دابنێم با ئەوەش بڵێم کە زۆر لەو ناوە خوازراوانم هەڵی گەورەیان لێشین بۆتەوە بۆ نمونە وتارێکم بە ناوی خوازراوەی فەڕەنسەییەوە بڵاو کردەوە لە ماوەیەکی کەمدا ناوبانگی دەرکرد و وەک نمونەیەکی هونەری گەبنووسی فەڕەنسا لە نمایشگەیەکدا خوێندرایەوە هەروە وتارێکم بە ناوی خوازراوەی چینیەوە نووسی کە ئەویش وەک نمونەیەکی گەبنووسینی وڵاتی چین لە قەڵەمدرا دیارە لەو ماوەیەدا کە نەمدەتوانی بە داهاتی نووسینەکانم خەرجی ژیانی منداڵەکانمدا بیم بکەم دوکانی بەقاڵی و خۆراکفرۆشی و وێنەگری و ئەو جۆرە شتانم کردووە و جارێکیش بوومە حیسابداری کۆمپانیایەک بەڵام بەداخەوە تێگەیشتم ئەوانە کارێک نین کە من بتوانم نانیان لێ پەیدا بکەم لەسەر هێندێک لە نووسینەکانم 5 ساڵ و نیو گیراوم کە 6 مانگی لە سەرروتارێکی تون بوو کە دەربارەی مەلیک فاروق پادشای میسر و سەرۆکی وڵاتێکی تر بڵاوم کردبووە ئەوان بەهۆی باڵیۆزەکانیانەوە شکاتیان لێکردم و بەگرتیاندام لە ژنەکەی پێشوم 2 منداڵ و لەوەی ئێستاشم 2 منداڵم هەیە کە تێکڕا دەکاتە 4 کاتێک ساڵی 1947 بوو بۆ یەکەم جار گیرام پۆلیس لە ماوەی 6 ڕۆژ تحقیقاتدا لێی دەپرسیم ئەو کابرایە کە نووسینەکانی بەو هەموو ناوە خوازراوانەوە بڵاو دەبنەوە کێیە و ناوی چییە ئەو دەم باوەڕیان نەدەکرد کە من خۆم دەیان نووسم کەچی 2 ساڵ دواتر مەسەلەکە پێچەوانە بووە بەو مانایە کە شتێکی بە ناوی خوازراوە بڵاوکرابایەوە پۆلیس بەسەر منی دادێنا و بەو جۆرە ناچار بووم بە هزار زەحمەت ئیسپات بکەم فڵانە وتارهی من نییە و فیسار نووسین من نووسیومە تەنانەت لەسەر وتارێک کە هێندێک کەس بە دوژمنایەتی شایەتیاندا بوو هی منە پۆلیس 16 مانگی ڕەبەق لە بەندیخانەی پەستاوتم کاتێک یەکەم جار ژنم خواست بە بن شمشێری ڕووتی دۆستە ئەفسەرەکانمدا تێپەڕ بووین بەڵام وەختێک ژنی دووهەمم خواست لە پشت میلەی ئاسنینی بەندیخانەوە ئەڵقەی دەستگیرانەتیمان کردە دەستی یەکتر خۆی ئێستا تێگەیشتن کە نووسەرێتی ئەوەندە پیشەیەکی گرنگیش نییە پێشەوەی بچمە بەندیخانە پیاوێکی لە ڕوولاواز بوو بەڵام لەبەرەوەی لە بەندیخانەدا کارم تەنیا خواردن و خەوتن بوو زوو قەڵەو بوو ساڵی 1956 لە پێشبڕکەی گەبنووساندا کە لە ئیتالیا بەرپاکرا بوو بەشدار بووم و مەدالیای زێڕم بردەوە لەو ڕۆژە بەدواوە هەموو ئەو ڕۆژنامە و گۆڤارانە کە پێشتر ئامادە نەبوون بە ناوی خۆم شتم بۆ بڵاو بکەنەوە ئامادەیی خۆیان بۆ ئەو کارە ڕاگەیاند بەڵام زۆری پێنەچوو کەسەر لە نوێ ناوی منیان لە ڕۆژنامەکان سڕیەوە و ناچاریان کردم کە لە ساڵی 1957دا جارێکی تر مەدالیای زێڕ بەرمەوە پاش ئەوە دیسان ناوم کەوتەوە نێو ڕۆژنامە و گۆڤارەکان ساڵی 1966 لە پێشبڕکەی گەبنووساندا لە بولگاریا بەرپاکرا بەشدار بووم و ژوشکی زێڕم بردەوە کە بۆ نەفەری یەکەم دارابوو زۆر کەس پێیان سەیرە کە تا ئێستا توانیومە زیاتر لە 2000 چیرۆک بنووسم بەڵام هیچ سەیر نییە ئێستا دەسەر خێزانم هەیە ئەگەر 20 سەر خێزانم بوایە لە 100 تا ئێستا زیاتر لە 4000 چیرۆکم دەنووسی ئێستا تەمەنم 52 ساڵە و 53 کتێبیشم هەیە بێجگەلەوە 4000 لیرە قەرزدارم و 4 منداڵ و نەوەیەکم هەیە و حاڵی حازر بە تەنیا دەژیم نووسینەکانم بە 23 زمان و کتێبەکانم بە 17 زمانی زیندوی دنیا تەرجەمەکراون و شانۆنامەکانم لە 7 وڵاتدا نیشاندراون تەنیا دووشتم لە هەموو کەس دەشارمەوە یەکیان ماندووبوون و ئەوی تریشیان تێگەیشتنم لە چاو تەمەنم گەنجتر دیارم و هۆیەکەشتان با پێ بڵێم لەبەرەوەی کارم زۆرە پێم ناکرێ بژیم و هەروەک خۆم دەمێنمەوە
ئەگەر جارێکی تر بێمەوە سەر دنیا ئەو کارانەی لە ژیانی پێشووندا کردو من زیاتر و باشتر بەجێیان دەگەێنم. ئەگەر کەسێکم دیبایە کە قەت نەمرێ منیش نەدەمردم، بەڵام وەک دەزانن کەسێکی وا لە دنیادا نییە و خەتای منیش نییە، چونکە منیش وەک هەمووی ئەو خەڵکە ڕۆژێک دەمرم. ئینسانەکانم لە ڕادەبە دەرخۆش دەوێن و جاری وا هەیە لە بەرتامەزرۆیی زۆر ڕقم لێیان هەڵدەستێ. هێشتا داستانی ژیانی من تەواو نەبووە، بەڵام دەزانم خوێنەرە خۆشەویستەکانم حەز لە درێژدا دڕی ناکەن، بۆیە لێرەدا دەیبڕمەوە و لەوەش دڵنیام کە ناتوانم بزانم ئەم داستانە لەکوێدا کۆتایی دێ. عەزیز نەسین.